پەناڵی خۆشەویست خوشکان برایان ئاوڕیانی هێژا بەخێراتن بۆ ئەم وێبنارە دیاران وێبنارە لەسەر ڤاکسینی کۆڤیدە ڕەنگە بە کوردی کوتانی پێ بڵێن کوتانی کۆڤید بە زمانی کوردی من ڕێبوار فتاحم پەناڵە خۆشەویستەکە ئەو پایە بڵندیان بە من بەخشیوە کە ئەم ئێوارەیە پەناڵەکە بەڕێوە بەرم دیارە لەم کارەدا پێویستم بە هاوکاری ئێوەیە بەرەوەی دەست پێ بکەم چەند داواکاریەکم لە ئێوە هەیە ئەویش یەکەمیانەوەیە تکایە کامێرە و مایکرۆفۆنتان بەداخراوی بهێڵنەوە ئەگەر پەناڵ نیت پرسیارەکانتان بۆ چات بۆکسەکە بە کوردیان بە ئینگلیزی بنێرن ڕاستە زمانی وێبنارەکە بە کوردیە بەڵام دەتوان پرسیار بە ئینگلیزی بکەین چونکە هەمومان دەزانی کە ڕەنگە هەندێک پرسیار بە ئینگلیزی ئاسان ترە بکرێت تاکو بە کوردی گەر دەتانەوێت کەسێکی تر بەشداری وێبنارەکە بکات یانەوە تا لە موسلیم دۆکتەرسەوە لینکەکانمان داناوە یانەوە تا خۆتان چۆن بەشدارتان کردووە هەمان ڕێنمایان بکەن من دیارە بگەمە خۆمان زۆر بەختەوەر دەزانین کە ئەمڕۆ پەناڵێکی پرۆفێشنەڵمانەیە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم بە بەختەوە دەزانم کە ئەم ڕێزانە هەموو شارەزان لە بواری تەندروستیە دەتوانن نیگەرانیەکانمان بڕگەنەوە دەتوانن وەڵامی پرسیارەکانمان بدەنەوە داواکارێکیشم دەتان هەیە لای من هیچ پرسیارێک نییە کە بایەخی کردنی نەبێت هەر پرسیارێک تەیە هەر نیگەرانیەک تەیە تکایە بینووسە ئەگەر تۆی نیگەران کرده بێت ئەوە دەهێنێتەوە پرسیارە بکەیت ڕەنگە خۆشم پرسیارم هەبێت لەو جۆرانە من ڕەنگە تەنها کەسێک بم لەم پەناڵە ئەمڕۆ هیچ شارەزاییەکم لە تەندروستیدا نەبێت بەڵام دیارە هەمومان هاتوین بۆی فێر بین لە بریەوەی من پەناڵەکە یەکەیەکە بناسیێنم داوە لە خۆیانەکەم کە خۆیان بناسیێنن هیوادارم ڕاشکاو نەبن لە ناساندنی خۆیاندا چونکە من نەزانم ئەم کەسانە نەک لە ئاستی بەریتانیا بەڵکو لە ئاستی جیهانیشا کەسانی ناسرا و کەسانی پسپۆڕن ڕەنگە لە بنارخانەوە دەست پێ بکەین بنارخانە گەر خۆت بناسیێنی مرحبانی مڕۆتان باش ناوم بنار تاڵەبانیە دکتۆرم لە خەستەخانەی کاردف لە اختصاصی کلیە و بەحسەکەم لەسەر اختصاصی ئامانە یا بە کوردی برگیاری ئەوە ڕاستە؟ هەیبیلیە بەرگری Okay, I'll take it. من هەردوو کۆڤید ڤاکسین خۆمم وەرگردووە عینەن شتمێردم دایکیشم یەک دۆسی وەرگردووە یەک دەرزی و خوشکیسم محاولە ئەەکەم باسی ڤاکسینتان بۆ بکەم بە کوردی شکاوەکەی خۆم دکتۆر جوان ئێستا ئەگەر توانیت بەڵێ من دکتۆرە جوان مێران تاڵەبانیم کەم بە ئەسڵا جوان تاڵەبانیم دکتۆری کۆنسەڵتەنتی مناڵانم هی خودەج لە بەرمەنگهام لە بەریتانیا شەهادەم هی اختصاص فەرەنسا و بەریتانیایە و لە زۆرکەوە من کۆنسەڵتەنتم لە بەریتانیا لە 85ەوە خۆم ڤاکسین وەرگردووە مناڵەکانم هەمویان ڤاکسینیان وەرگرۆ بە حکومەوە یەکسەریان دکتۆرن یا کلینیکەل سایکۆلۆجستن مێردەکەم وەری کردووە ئێمە ئەتوانم باسی ڤاکسین بکەم چونکە یەکێک لە ئیشەکەم کە دکتۆری مناڵان طبعاً چونکە زیاتر ڤاکسین مناڵان وەریەگرن وەلەوەم ڤاکسینە هێشتا بۆ مناڵان نەدراوە هەنێ لە نەخۆشەکانم وام لێ کردکەوە وەریگرن لەبەرەوەی حاڵەتیان ئەتوانم بە تەواوی باسی بکەم هیچ ئەوەیەکی مادی نییە نە لەگەڵ هیچ شەریکەیەکە مجرد ئەمێ وای لێ بکەم کە خەڵکەکە وەریگرن بۆی محافظەیان خۆیان بکەن و محافظەی کەسوکاریان بکەن زۆر سوپاس جوان خان دکتۆر سۆما ئەم کاتتان باش من ناوم دکتۆرە سۆما میرانە منیش کنسەڵتەنتم لە اختصاصی نەخۆشی گورچیلە یان کلیە لە کاردف لە ئینگلتەرا لەگەڵ ئەوە ئوستازم لە جامعە I'm a scientist and researcher for PhDم هەیە و بەحوسەکەم لەسەر نەخۆشی کلیە منیش خۆم هەردوو جورعای ڤاکسینەکەم وەرگردووە و ئەمش بە ئینگلیزیەڵێم I have no affiliations to any drug companies. خوشکی خۆشەویستم دکتۆر تەلار من ناوم دکتۆرە تەلار عەبدوڕەحمان ئەحمەد ئەمینە
کۆنسڵتانتی شەکەم لە نەخۆشی ژنان و مناڵبوون. یەکێک بووم لەو مامۆستایانەی کە توانیمان کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی دروستکەینەوە ساڵی 1992. ئێستا دانیشتووی شاری کاردفم و هەردوو دەرسیەکەی ڤاکسینی کۆڤیدم وەرگرتووە و هیچ عیلاقەیەک یاخود پەیوەندیەکم نییە بە هیچ شەریکەیەکی دەرمانەوە یاخود شەریکەی کۆڤیدەوە. زۆر سپاس. دکتۆر فازیل. دکتۆر فازیل طیب لە بەرمینغام، کۆنسڵتانتم لە پلاستیک سێرجری و لە ساڵی 75 لە ئینگلتەراژی. هیچ پەرژەوەندیەکی تایبەتیم نییە لەگەڵ دروستکەری ڤاکسینەکان یا هەر شەریکەی دەرمانێکە بڵێم لە بری ئەوان قسە بکەم. زۆر سپاس. دکتۆر تەنیا. دکتۆرە تەنیا عەبدوڕەحمان ئەحمەد، ئێوارەتان باش. من سپێشالیست پیدیاتریشنم لە گرێت ئۆرمان ستریت هۆسپیتال لە لەندەن کە ئینتەرناشنال پیدیاتریک هۆسپیتالە و حالیان ریسێرچەکەم لە ئەو مناڵانەی طبعا لەگەڵ تیمێکین ئەو مناڵانەی کە داخل بوون لە گرێت ئۆرمان ستریت هۆسپیتال لە ئینتەنسیڤ کێر تقریبا 67 لە وەیڤی یەکەم و پەبلیکیشنمان کردووە و یەکشە دەڵێم کە دایک و باوکی ئەم مناڵانە لە 167یان ڕفیوزی ڤاکسینێشنیان کرد. ئەوە ڕقمێکی مهمە ئەتوانم بێڵم لێرە. خۆم هەردوو دۆزەکەم وەرگرتووە، مێردەکەم یەکەم دۆز و ئینتیزاری دووهەمەکە و مناڵەکان جارێ ئلیجیبڵ نین، عمری ئەویان نییە. زۆر سپاستانەکەم. بەڕاستی یعنی منۆ مەزانی ئەتان ناسم چەند شارەزان، بەڵام ئێستا دڵشادترم بەوەی کە لەوە شارەزاترن کە منەمزانی. دیارە خۆمان بەختەوەرزانی کە ئێوە لێرەین. ئێستا وا بزانم بنارخان پرێزەنتەیشنێکی هەیە، پرێزەنتەیشنێکی کورت. هیوادارم لەوانەش کە بەشداریەکەن وردە پرسیارەکانیان ئامادە بکەن. زۆر سپاس دکتۆرێ بوار. یەکەمین شت کۆڤید چییە؟ ئێستا هەموو کەسێ زانێ کۆڤید چییە، بەس کۆڤید ڤایرۆسێکی تازەیە لە ناو ئائیلەی کۆرۆنا ڤایرۆس. بعضی کەس کەوا کۆڤید تووشە بێ هەستی پێ ناکە، بەس بۆ زۆر کەس یەکەمین مشکلێکەوە توش پێ بن تایان لێبێ یاک ئەکۆکن یا بۆن لوتیان نامێنێ یا تامدەمیان نامێنێ یا زگیان تێچێ. چۆنی بڵاو ئەبێتەوە کۆڤید ئەگەر هێکێ کۆڤیدی هەبێ بکۆکێ یا بپژمێ یا قسە بکە ڤایرۆسەکە بڵاو بێتەوە نزیکیان. ئەوە ئەگەر هێکێ لە تەنیشتیانە بوەستێک ئەوها کۆڤید تووشە بێت. بە شێوەیەکی تریش ئەگەر هێکێ کۆڤیدی هەبێت دەست بکاتە باندەمی یا دەمچاوی دەست بدا لە شتێک، ئەو ڤایرۆسەکە دەوامە بێت بۆ 2-3 ڕۆژ. اینجا ئەگەر هێکێ تر هات دەستیدا لەوە دەستیدا لە دەمچاوی ئەوی شەمسان تووشە بێ. لەبەرەوە ئەڵێن دەشۆرین و ماسک بکەیتە دەمچاوت زۆر مهمە. نەخۆشی چیەدا؟ بۆ بەعزێ کەس کە کۆڤید تووشە بن لە ماڵەوە چەند هەفتەیەک نەخۆشەکەون، بەس بۆ زۆر کەس ئەچن بۆ خەستەخانەوە. بەداخەوە لە ئینگلتەرا لە UK تقریبا 126,000 خەڵک مردوونە لەم ڤایرۆسە. ئێستەیش زانین کەوا ئەوانەی کەوا کۆڤیدیان وەرگردووە بەس چاکبووەتەوە مشکلەی دوور و درێژ تووشە بن بەدائمی، یعنی مشکلەی سنگ و دڵ و شتووە. دوای تۆزێکی ترمە باسی یەکەم. لەبەرەوە ئەڵێن کەوا زۆر مهمە دەستان باش بشۆرن، ماسک بکەنە دەمچاوتان بۆی نەیڵن ڤایرۆسەکە بڵاو بێتەوە. بین خۆت و ئەوانەی کەوا لە ماڵتان ناژێن دوور و درێژ بکەن بۆی نەتوانی هەمسان ڤایرۆسەکە بدەیتە هێکێکی تریا بیگری لێیان. و شتێکی تری زۆر مهمە ئەبێ هەوای ماڵ و دەوام و شتوا زۆر بگۆڕین، زوو بگۆڕین، چونکە ئەوەیش هەمسان والێ ئەکا ڤایرۆسەکە ینی کەمێک کاتەوە بڵاوکردنەوەی. کێ کۆڤید بە خراپی تووشە بێت و ئەمرێ؟ بەداخەوە ئەوانەی کەوا ئەجنەبین، ئەوانەی کەوا لە خۆمانەکەن، کورد، عەرەب، میدل ئیست، ئەوانەی کەوا لە ئەیژا ئەژن، ئەوانەی کەوا پێستیان ڕەشە، نازانین بۆ وایە، بەس ئەوانەی کەوا ئەجنەبین کەوا لە خۆمانەکەن کۆڤید بە خراپتر تووشە بن و خوانەکان پێی ئەمرن. بە عینەن شێوە ئەگەر هێکێ قەڵەو بێ ئەویش بۆ هەیە تۆزێ بە خراپتر توش بێ بچێتە خەستەخانە و خوانەکان بمرێ پێی.
بە عینەن شێوە ئەگەر هێکێ نەخۆشی تری هەبێ فە بڵێن شەکەر یا غەست زەخت یا نەخۆشی دڵ هەمسان بە عینەن شێوە تۆزێ بخراپتر تووشە بن. ئەگەر هێکێ گەورە بێ لە عمرا بە عینەن شێوە یعنی بەداخەوە زیاتر ئەمرن لەم ڤایرۆسە. ئەمە ئەڵێم بەس شتێکی مهمە کە بۆی خەڵک بزانێکەوە زۆر کەسمان بینی لە خەستەخانەکە گەنجن کە هیچ نەخۆشی تریان هەیە کە چوون بۆ ئینتەنسیڤ کێر یعنی کە بە شێوەیەکی زۆر خراپی نەخۆشکەوتن ئەوە دکتۆر جوان و دکتۆر تانیاش وتیان مناڵیش بە خراپی توش بووە فە ئەوە نییە بڵێ من گەنجم یعنی هیچم لێ نایە ئەوە یعنی ئەوە غەڵەتە. ڤاکسین چییە؟ ڤاکسین چیەکە؟ یا کوتان ڤاکسین ئیشەکە کە ڤاکسین دروست دەکەین پارچەیەک لە ڤایرۆسەکە دەرەکەین بەس ڤایرۆسەکە هەمووی بە کاملی بەس پارچەیەکی لە دەرەکەین بۆی معلومات ڤایرۆسەکە هەڵبگرین بیکەینە ناو ڤاکسین کە کردمانە ناو ڤاکسین دامانە کەسێک ئەو کەسە ئەمانەت خۆی ئەتوانێت بە قووەت بکە چونکە ڤاکسینەکە ئەخوێنێتەوە ئەڵێ باشە ئەمە کۆڤیدە ئەچم خۆم حازر دەکەم خۆم بە قووەت دەکەم خۆم بەهێز دەکەم بۆی ئەگەر هاتم و چەند هەفتەیەک مانگێ دوای ئەوە بەرامبەر کۆڤید حازرم بەهێزم بۆی شەڕ بکەم لەگەڵ یان نێڵم نایڵێ نەخۆش بکەوین ئیتر بەرگری جەستەمان بەهێز دەکات بۆی نێڵێ نەخۆش بکەوین بە ڤایرۆس. سێ ڤاکسین لە UK بەکار ینی حازرە خۆی دوو ڤاکسین بەکاردێنین ئەو سێمەکە جارێ نەگەیشتۆ پێمان بەس دوو نەوعە. ڤاکسینی فایزەر و مۆدێرنا بە عینەن شێوە ئیشەکەن پارچەیەکی لە کۆڤید ئەم پرۆتینە کەوا لەسەر ڤایرۆسەکە هەمووی وەستاوە ئەم پرۆتینە ئەبن اینجا لە مختبەر لە لاب ئەیکەنە ناو دڵۆپێکی چەوریەوە بۆی وەک قەپاق ئیش بکە هەڵی بگرێ کە کردمانە ناو ڤاکسین و دامان لە هێکێک ئەو شەخصە ئامانەتی دێ ڤاکسینەکە ئەخوێنێتەوە لێ باشە ئەمە کۆڤیدە من خۆم حازرەکەم اینجا ئەنتیبۆدی و تیسەڵ دروستەکە وەک بڵێ ئەمە پێشمەرگەی ئامانەتمانە خۆی بە قووەتەکە بۆی ئەگەر ئەو شەخصە دوای فترەیەک کۆڤید هاتە بەردەمی بەهێزە ئەتوانێ شەڕ بکا لەگەڵ یان نەیەڵێ نەخۆش بکەوێ پێی. ڤاکسینی ئۆکسفۆرد ئاسترازەنێکا عینەن شێوە بەس تۆزیە جیاواز ئیشەکە فە هەمسان پارچەیە لە ڤایرۆسەکە ئەباکەوە معلومات ڤایرۆسەکەی لە ناوە معلومات کۆڤید بەس چونکە هەموو ڤایرۆسەکە نیە ناڵێ نەخۆش بکەوین پێی. ئەم معلوماتە ئەکەینە ناو ڤایرۆسێکی تر پێڵێن ئەدنۆڤایرۆس. ئەم ئەدنۆڤایرۆسە لە مختبەر دروست ئەکرێ و ئەکوژرێتەوە ئەیکوژێننەوە بۆی نەتوانین نەخۆش بکەوین پێی وەک هەمسان قەپاق ئیشەکە بۆی ئەم معلوماتە هەڵبگرێ بۆ ناو گیانمان کە ڤاکسینەکەماندا گیان خۆمان حازر دەکەین ئامانەت خۆمان بەهێز دەکەین بۆی هەمسان ئەگەر هاتینە بەرامبەر کۆڤید ڤاکسینەکە نەیەڵێ نەخۆش بکەوین پێی. هەر سێک ڤاکسین کە لە UK بەکاردێنرێ زۆر باش بەحث کراوە لە سەریان تقریبا لەسەر 130,000 کەس تاقی کراون بەوەوە ئەزانین کەوا ئامینن و کەوا زۆر باشن بۆ ئینسان و ئامانەتمان بە قووەتەکە بەرامبەر کۆڤید بۆ هەردووکی دوو دەرزیتەوێ یەکەم دەرزی ئامانەتێکی باشمان ئەداتێ بەس بۆ ماوەیەکی کەم دووەم دەرزی ئەوەیە کەوا ئەو ئامانەتە بە دوو درێژی بۆمان چاکەکە. و هەمسان ئەزانین کەوا ڤاکسینەکان ئەمینن چونکە تقریبا 30 ملیۆن کەس لە UK و 100 ملیۆن کەس لە USA ڤاکسینی وەرگردووە بە بێ مشکلە. ئەم ئینگریدیەنتە بە ئینگلیزی نووسی مەعفومکن. بەس پێتان لێم چی لە ناوێتی. فایزەر و مۆدێرنا ڤاکسینەکان زۆر لە یەک ئەکەن. معلومات کۆڤید وەرەگرن هەردووکیان اینجا لە ناو مختبەر لە ناو لاب ئەیکەنە mRNA. mRNA بەس ئەوەیە کەوا معلومات ڤایرۆسەکە هەڵەگرێ بۆی کە دامانە لە دەستمان گیانمان ئامانەتمانە چی ئەخوێنێتەوە لێ باشە ئەمەیە کۆڤید ئیسە تێگەشتم ئەچم خۆم حازرەکەم. ئەم mRNA لە ناو دڵۆپ چەوریەک هەڵەگرێ اینجا لەگەڵ شەکەر ئاو خوێ ئەکرێتە ڤاکسین. مۆدێرنا وەک عینەن فایزەرە بەس پرزەرڤەتیڤی تایە پرزەرڤەتیڤ ئەوەیە کەوا یەکەینە ناو خواردن بۆی خراپ نەبێ زیاتر بەردەوام بکە اینجا چونکە پرزەرڤەتیڤی تایە ئەتوانین بیکەینە ناو فرێزەری ئەتیادی فرێزەری خصوصی پێ ناوێ وەک فایزەر. ئۆکسفۆرد ئاسترازەنێکا inactive adenovirus هەمانە ئەم adenovirusە ڤایرۆسێکە
ڤایرۆسێکەکەوە لە لاب لە مختبەر دروست کراوە بەس چونکە ئەیکوژێنینەوە پێڵێن inactive adenovirus هەمانە ناتوانێت نەخۆشمان بکە هیچ بس وەک قەپاغیشەکە بۆی معلومات کۆڤید هەڵبگرێ بتوانن گیانمان بیخوێنێتەوە لە باش اینجا ئەمە پێکەوە لەگەڵ chemical alcohol لەگەڵ preservative ئەکەیرە ناوی بۆی هەمسان خراپ نێ بێ بتوانین ماسەلاجە هەڵیگرین اینجا ئتر تەواو بەسەوەی تایە هیچ تریتیانە ئەمە لە ناو ڤاکسینەکاتر هەموو کەسێ بۆی هەیە مسلمان بێ ینی هەرچی کەسێ بێ ئەتوانێ وەریگرێ ببێم دوای ڤاکسین لێدان چی ئەبێت دوای ڤاکسین لێدان بۆ تقریبا 3 یا بۆ 3 to 5 days على الأكثر بۆ 5 ڕۆژ خەڵک لەوانەیە دەستی ئێشە کەسە من کە ڤاکسینەکان خۆمم وەرگرت دەستم ئێشە مێر دەکەم هەنێ تۆزێ سمتمتری هەبوو تۆزێ تای لێ بوو لەشی ئێشە سەر ئێشەی توش بوو تۆزە هیلاک بوو بەس بۆ ماوەی لەبەرەوە ئەڵێن کە ڤاکسین ئامینە چونکە ئەمانەت توشە بێ زۆر کەس هیچ هەستی پێ ناکات بەس بۆ بەعزێ کەس ئەمانەی توشە بێت بۆ 2-3 ڕۆژ تەواو کۆڤید بەعکسەوە ئەزانین کەوە ئەوانەی کەوە لە نەخۆشی یەکەمەوە چاکە بنەوە ئەزانین کەوە ئەوانەی کەوە چاکە بنەوە لە کۆڤید ینی زۆر بەیان مشکلەی دڵ توشە بن مشکلەی کلیە توشە بن مشکلەی سنگ توشە بن و ئەزانینیش کەوە خوێنمەیین پێیا ئەکەن ئەوانەی کەوە کۆڤیدیان هەیە 1/5 خوێنمەیین پێیا ئەکەن ئەگەر خوێنمەیین پێیا بکەن لە ناو سنگیان خوانەکەران ئەزانین کەوە خەڵک مردووە بەمە و ئەگەر خوێنمەیین پێیا بکەن لە دەماغیان ئەزانین کە خوانەکەران ئەبێتە جەڵتە فەزانین کەوا کۆڤید مشکلەی دوور و درێژ و بەدائیمی ئەدا بەس ڤاکسین شتوا قەت نادا دوای ڤاکسین مهمەکەوە هەموو کەسێ بزانێتەوە جارێ 2-3 هەفتەی پێچێت دوای ڤاکسینەکە بۆی گیانمان بەقوت بێ خۆی حازرکە بەرامبەر کۆڤید هەردوو دۆست ئەوێ هەردوو دەرزی پێ ئەوێ بۆی ئەو ئامانەتە بەقوت ئەو ئامانەتە بەقوت بکات بەس بۆ ماوەی and it's really important زۆر مهمە کە خەڵک بزانێت کە we have to keep following the rules, the government guidelines. دەستمان بشۆرین ماسک بکەینە دەم چاومان چونکە حتاکو زۆربەی کەس ڤاکسینەکەی وەربگرێ هێشتا ڤایرۆسەکە بۆی هەیە بڵاو بێتەوە لەبەرەوە ئەڵێن ڤاکسین خۆتت وەرگرت قەیناکە تۆ ئامانەتت هەیە بەس لەوانەیە هەیەکێکی تر ئامانەتی نەبێت لەبەرەوە زۆر مهمە following the rules زۆر سپاس ئەیدەمەوە دەست کاکە دکتۆر ڕێبوار زۆر سپاس دکتۆر منەدا ئەوە زۆر بە کەڵک بوو یعنی پێویستە ئەوەش بڵێمەوە ڕەنگە بە کەڵک بێت کە هیچ کەسێک نییە لەم پەناڵە بەخۆشمەوە هیچ لایەنێک لەوانەیە کە ڤاکسینەکەیان دروست کردووە یان بەرژەوەندی ئابووریان لە ڤاکسینەکە هەیە بەشدار بوو بێت هەموومان سەربەخۆین تەنها ئامانجمان ئەوەیە کە زانیاری بە کۆمەڵگەی کوردی بدەین کە کەسمان بەرژەوەندی ئابووریمان لەم سیمینارەنی تەنها خزمەتی خەڵک نەبێت پێشەوەی دەست بکەین بە پرسیار و وەڵام من ئەزمموی خۆم زۆر بە خێرایی دەکردمەوە دەربارەی کۆڤید من پار تووشی ئەم پەتایە بووم کاگەیتە تەمەنی من زۆر نەخۆشی زۆرەکەیت بەڵام من بیرم نایە لە هەموو ژیانی خۆمە هیچ نەخۆشیەکی وام گرت بێت یعنی توانی بکەی بە دوو بەشەوە بەشێکیان نەخۆشیەکە خۆیەتی بەشێکی تریان لایەنی کۆمەڵایەتیەکی نەخۆشیەکە خۆی هەستێکە پێکات کە لە هیچ نەخۆشیەکان نییە یعنی هەست بە هەندێک شتەکەیت بۆ نمونە بەیانی لە خەوڵەسیت هیچ ڕووی نایەوە فرمێسک بە چاوتایەتە خوارەوە نازانی بووە لێە دیارە هەچ کەسە و بە جۆری گرێ من تەنیا ئەزمموی خۆمە ئەجێڕمەوە بۆ نمونە لە ژۆری دانیشتنەکەمەوە ئەمەیە بچم پەرداخی ئاو بێنم ئەوەنگەم ئینێرجی نییە بگەمە مەتبەخەکە لە ڕێگا ئەبێ بوەستە میزراحەت بکەم بمرجێ من پیاوێکم مارەسۆنم کردووە و پیاوێکی ڕاضیم شتی دیکەم بۆ نمونە تێمپریچەر من تێمپریچەرم زۆر جارە چۆت 41 3 جار ئەمبەڵەنسم بۆ هات کە تێمپریچەرم بەرز بووە کاگەیتە ئەو تێمپریچەر و بەرزتر بەڕاستی نازانم مەگە بەرزتر بێ زۆر جار لە هۆش خۆت دەچیت یا مەسەلەن وڕێ ناکەیت ئەمانە هەمووی لایەنی زۆر ناو کۆکە ڕەنگە کۆکەکەی لە هەمووی خراپتر بێت بۆ نمونە کە ئێمە سەرمامانە بێت ڕەنگە 30 سەکەند بکۆچین وا بزانی زۆرە بەڵام ئەمە نیو سەعادە کۆچیت یعنی ئەمەنە ئەکۆچیم ئیتر
نەمەتوانی دابنیشم لەسەر جێ و لەسەر کورسی و بێتن لە ئەرزەکە تەختە بووم هیچم بۆ ناکە اینجا هەموو ژیان تێشێ نازانی بۆ چیێشێ حەزێ لە هیچ نییە من ئەوەتی بیرم بێت بەیانیان لە خەوە لە سم قاوەیەک دروست دەکەم بە هیچ جۆرێ حەزم لە قاوە نەمابوو هەموو ئەو شتانی کە تۆ حەزلیەتی لە ژیان تا ئەسمە دەرەوە ئەمە لایانی نەخۆشیەکەیەتی لایەنێکی دیکەی ئەوەیە مەسەلەن تۆ سەرما دەبێت 48 سەعاتە هەفتەیەکە ئەمە کۆتایی نییە منە تا 3 مانگە کۆچیم چاکیش بوومەوە لایەنی سۆشەڵی ڕەنگە بە قەدەر نەخۆشیەکە خۆی خراپ بێت چونکە هەرچی نەخۆشیەکە ئێمە ئەیانگرین خەڵک تەلەفۆنە بۆکە لە دەورتە بێ ئەم نەخۆشیە کاوگریە خەڵک وەکو تاعون ئەوانەی خۆشیانەوەی لێ دوورەکەونەوە مانای ئەوە نییە کە توان خۆش ناوێت بەڵام سروشتی نەخۆشیەکە وایە کە نابێت خەڵکی لە نزیک بێت چکە ئەوانش توژە بن اینجا ئەوانش خەڵکی کە توژەکەن ئیتر بەڕاستی اینجا لە کاتێکا کە تۆ نەخۆشی هەواڵە بیستی بۆ نمونە لە بەریتانیا ئەمڕۆ 700 کەس مرد تۆش هەمان نەخۆشی تێ ئەڵێ ئەی باشە بۆچی منیش نامرم مەسەلەن من کە نەخۆشم 2-3 کەسی نزیکم مرد هەر بۆ نەخۆشیە ئەمانە هەمووی فشارێکی سایکۆلۆجی و لەسەر دروست دەکات کە تەمەنی نەخۆشیەکە درێژترە کاتەوە ئێستا ئەمە دوو ئۆپشن تێ یا دوو بژاردە تێ یانەوە تا چانسیەوە تێ تووشێم نەخۆشیە بیت یانەوە تا خۆ بکوتیت دیارە کە من سەری خۆ کوتانم هادێکە و ڕاست خۆ بکە بەڕاستی بڕوا ناکەم مەوێ جارێکی تر بە و ئەزمونا بچمەوە لەبەرەوە یعنی ئەگەر من ڕێنمایی خەڵک بکەم ڕەفیق و برادەر زۆر لێمە پرسن کە ئایا خۆیان بکوتن من هیچ 1 و 2 ناکەم ئەڵێ مەکە ڕاست خۆتان بکوتن بەتایبەتیش کە ئێستا ئەزانین دەیان ملیۆن کەس کوتراون شتێکی وا ڕووی نەیاوە خۆشم کتاوەی چیم لێ ناڕات یەک دوو ڕۆژ بێتاقەتی کردم بەڵام هەرەوە بوو زۆر سوپاسدانم ئێستا کاتی پرسیار و وەڵامە فلۆرمان کردووەتەوە هەر کەسێک پرسیاری هەیە وەگوتم هیچ پرسیارێک لای من بێبەها نییە ئەگەر هەر شتێک دەربارەی ئەم ڤاکسینە تۆی نیگەران کردووە هیوادارم لە چات بۆکسەکە بینووسیت یا بە کوردی یا بە ئینگلیزی گرفت نییە بە هەردوو زمانەکە توانین بیخوێنینەوە و گفتوگۆی بکەین ئەمە نەک تەنیا بەکەڵکە بۆ تۆ بەڵکو بۆ پەناڵەکەش بەکەڵکە چکە هەندێک پرسیار هەن بەکەڵکن بۆ پەناڵەکە ڕەنگە پێشتر نەکرابێت من کە خۆم نەخۆش بووم جیپەکەم هەموو ڕۆژارێک تەلەفۆنی بۆ کردم بۆ ئەوەی فێری نەخۆشیەکە بێت چونکە هەم نەخۆشیەکە تازەیە هەموو نەخۆشیێک بە جۆرێک نەخۆش دەکەوێت لەبەرەوە هیچ پرسیارێک بێبەها نییە ئەگەر بە خەیاڵ تا بیکە پرسیاری یەکەمم بۆ دکتۆر فازیلە من کۆڤیدم گرتووە ئایا پێویستم بە ڤاکسین هەیە ئایا پێویستەکە خۆم کوتم وەکو هەر خۆت وتێ کە ڤاکسینەکە هات و پیان وتی ئەتوانی تۆ یەکسەر چوویت ڤاکسینەکەی کرد ئەوەش کە بریارێکی زۆر ڕاست بۆ کە تۆ گرتووتە چونکی پاش گرتنی کۆڤید لەش بەرگری پیا ئەکات بەڵام هەتاکو ئێستا بە تەواوەتی ڕوون نەبووتەوە بۆمان کە ڕادەی ئەو بەرگریە تا چەند بەرزە و تا چەندە خایەنێ لەبەر ئەوە زۆر ضروریە ئەگەر کۆڤیدی شەگرت بێ ئەگەر پێیان وتی وەختی هاتووە کە هینەکە وەربگریت ڤاکسینەکە وەربگریت زۆر پێویستە کە بەدەم ئەو بانگەوە بچیت بە گوێرەی نەسیحەتی دکتۆرەکەت کە ئەیکات چونکی ئەتیماد دەکاتە سەرەوەی تۆگەر 10 ڕۆژ لەوە پێشگرتی بێتی لەوانەیە بڵێن جارێ پێویست ناکە بێ ماوەیەک بۆستی اینجا ڤاکسینەکە دەینێ بەڵام کەی بریارێندا کە تۆ کاتیوەت هاتووە ڤاکسینەکە وەربگری 1 و 2 لێمەکە ڤاکسینەکە وەربگرە چونکی بۆ ئەوەی کە بەرگری لەسەر مەدای دوور بداتێ زۆر پێویستە کەواتە ڤاکسینەکە بۆ مەدایەکی دووریش ئەو پارێزێت هەتاکو ئێستا نازانین 20 سەبت بۆ ماوەی چەند بەڵام لەوە ئەچێ زیاتر بپارێزێ وەک لەوەی کە هاتووشی نەخۆشیەکە بیت و لە هەمان کاتیشە لەش ئامادە ئەکات ئەگەر پێویستی کرد تۆ ئەتوانی
وەکو کە پێڵێن بوستە کە وەکو پاڵپەیوەنەرێکی تازە پاش ماوەیەکی تر کە ڕوون بۆ پاش چەند ئەو بەرگری ئەکەوێتە نزم بوونەوە ئەتوانین دەژێکی تری لێبن بۆی کە مەناعەکە بەردەوام زۆر سپاس. ئەفو دکتۆرێ بوار ئەوانەی کەوا لە یەکەمەوە ڤاکسینەکان تاقی کراون لەسەریان ئێستا بڵێن تقریبەن ساڵێکە کە دەستیان پێکرد هێشتا بەحسەکەن لەسەریان بۆی ئەو سوالە جواب دەنەوە بۆی بزانین دوای چنێک بەهێزی ڤاکسینەکە کەمە بێتەوە بمانوێت بوستەر شۆتیانی هەمسان بیدەینەوە تا ئێستا ساڵێکی ینی ساڵێکی کە ڤاکسینەکە وەرگری دوای ساڵی هێشتا بەهێزیان هەیە بە ڤاکسینەکە. ئەم بۆ دکتۆر جوانە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم ڤاکسینە هیچ مادەیەکی ژەهراوی تایە؟ بەڕاستی ئەم ڤاکسینە بە سوورەتێکی عام ڤاکسین زۆر وەکو بڵێ سەیفە هیچ مشکلەیەکی تیا نابینین چونکە چەند ساڵانە بە ملیۆنەها کەس ڤاکسین وەرەگرن بە سوورەتێکی عام. من باسی بسوورەتێکی عام بکەم بە تایبەتی مناڵێ مە مناڵ لێرە لە بەریتانیا عمرێتە 2 مانگ نەک بە تەنیا یەک ڤاکسین مجموعەیە ڤاکسین وەرەگرێ مانگی جارێ وەریەگرێن جا دوای بوستەر وەرەگرێ هەتا عمری ئەگاتەوەی کەوا 14-15 ساڵەوان هەر ڤاکسین وەرەگرن هەتا ئەوانەی کە چوونەتە عمرەوە مەسەلایەکێک لەوانەی خۆمان ئێمە لە هەر وەختێک لە ڤاکسینی فلو وەرەگریت هەموو ساڵانە بۆەوەی یارمەتیماندا ڤاکسین بە سوورەتێکی عام شتێکی زۆر باشە باشترین شتە ئەتوانی بڵێ ئەوەی کەوا لە توبە لە تەتەوری توبیە بوو بێنەوە سەر ڤاکسینی کۆڤید ڤاکسینی کۆڤید وەکو ڤاکسینەکانی ترە زۆر سەیفە بڵێ هیچ مەترسی تێدا نییە هیچ مەوادێکی ژەهریتیان نییە هیچ مەوادێکی تیان نییە کەوا بڵێ هەوی میتەڵی پێ بڵێ مەسەلالی بەدەرسی یا بڵێ چەکی تیابێ یا هەر شتێکی تیابێ ڤاکسینەکە وەکو دکتۆرە بنار باش پێشانیدا لە پرزنتیشنەکەی ڤاکسینەکان چەند نەوعێکن یەکێک ئەو نەوعانەی کەوا ئێستا دوان لە بەریتانیا بەکاردێنرێ یەکێک لەوانە ڤایزەرە ڤایسەر mRNA وەکو M stands for messenger وەکو بڵێ یەکێک خەبەر بێنێ جزئێکە لە ڤایرەسەکە وەرگیراوە جزئەکەی کەوا مهمە لە ڤایرەسەکە کە پێڵێن سپایک پرۆتین وەکو بڵێ ئەوکەی کەوا دڵکەکەیە کە خەلیەکەت زامدارەکە کە ئێوە بچێتە ناو خەلیەکەوە ئەو جزەیان وەرگردووە بۆی خەلیە گیانت بیناسێتەوە ئەوە چۆن ئیشەکە لەگەڵ ئەوەیە چیان داناوە هەنێ مەوادیان داناوە مەوادەکان زۆر ئەتیادین تقریبن لە هەر دەرمانێکە بێ هیچ تەسیرێکی نییە ڤاکسینەکەی تری بنەوعێکێکەیە بەس ئەویش هەمسان عینی جزێکی لە ڤایرەسەکەیان وەرگردووە سپایک پرۆتین دەور پشتەکەیان کردوتە ڤایرەسێکەوە ئیناکتیڤیتد کەوا تەسیری نییە بۆی بچێتە ناو خەلیەکەوە هیچ مادەیەکی تیانە کەوا بڵێ بەشەر لێ بترسێ لەبەرەوە لێ ناترسین هیچ تەسیرێکی نییە ئەسڵەن ئەو ڤاکسینانە وەکو چنە گیانەوە بڵێن باسی ڤایزەر بکەین وەکو بڵێ یەکێک تێت خەبەرێکت پێدا ئەوە وەکو خەبەردارێکە ئەچێ بۆ ناو خەلیەکە بڵێ لە دەرگاوە حتا زۆرش ناچێتە ژوورەوە کە ئەنەما بە نواتی خەلیەکاڵێ بە ناوەندی خەلیەکاڵێ وەکو بڵێ بە کوردەواری خۆمان بڵێ با بە ئاگاتان لە خۆتان بێ ڤایرەسێکەیە واوایی ئەمە شکڵەکەیەتی وەکو بڵێ بە سیستەمی دژە نەخۆشی بڵێ وەکو بڵێ ئیمیون سیستەم بە تایبەتی ئێوە ئاگاتان لە خۆتان بێ یەکێکی وا هەیە ئەگەر هاتە ناوگیانەوە بیناسنەوە لە ئێستەوە خۆتان حازرکەن ئاگاتان لێبێ وەکو هات بەم نەوعایە خۆتانی بۆ حازرکەن ئەنتیبەدی بۆ پەیاکەن وەکو بڵێ ئەسلیحەی بۆ پەیاکەن بەم نەوعە لێیدەن بۆ ئەو نەوعەکەی تری ئەسترازەنیکا وەکو بڵێ یەکێکی لەگەڵ خۆیان هێناوە بۆی بیناسێتەوە ئەوە تۆزێک زیاتر چێتە ناو خەلیەکەوە کو یەکێ بڵێ لە دەرگای حەوشەوە بۆ ڤایزەر یاوەکەی تری تۆزەی بەتە ماڵەوە تۆزەی دانیشێ بە خەلیەکە بڵێ ئاگا لە خۆت بێ یەکێکی وا هەیە ئەوە من لەگەڵ ئەو یەکێک هاتوومە کە بیناسی
ئەنتیبەدی پەیاکە بعینی ئیمیون سیستەمەڵێ وەکو بڵێ سیستەمی دژە نەخۆشی پێڵێ ئاگات لە خۆت بێ ئەمە نەوعی ڤایرۆسەکەیە دەست پێ بکە ئەنتیبەدی پەیاکە خۆت حازرکە وەکو هاتە ژوورەوە ئاگات لێبێ ئەم دوو ڤاکسینە لە دوای چەند ڕۆژێک لە گیانت نامێنێ مجرد ماسنجەرت پێدا مجرد خەبەرەکە ئەداتە خەلیەکان مجرد خەبەرەکە ئەداتە بە تایبەتی وەکو بڵێ سیستەمی ئیمیون وەکو بڵێ سیستەمی دژە نەخۆشی خۆی ڤاکسینەکە لە گیانت نامێنێت چەند ڕۆژێک لەوەیە بێ و نامێنێ لەبەرەوە نا ژەهمادێکی ژەهراویتیایە نە چپسی کۆمپیوتەریتیایە نا موادی غیرە ئەوەی تایە کە مجرد یارمەتی ڤاکسینەکە بدا تا فترەیەک بمێنێتەوە و ئستێبڵایزیشنی بکە بۆی دای مەزرێنێ وەکو بڵێ لەبەرەوە هیچ لە ڤاکسینەکە مەترسن ڤاکسینەکە مهمەوەیە بە 2 جرعە وەربگیرێ یەکەم جرعەی لە دوای 3-4 هەفتە هەنێ مەناعەتت پێدا دووەمین جرعە لە بینی 6 هەفتە هەتاکو 12 هەفتە ئەوە دووەمین جرعە هەفتەیەک دوایەوە بەلای کەمەوە باشترین 2 هەفتە دوایەوە مەناعەتێکی چاک پێدا بەداخەوە تا ئێستاکە عیلاجێکی وانییە بۆ نەخۆشیەکە زۆر خەتەرە ڤاکسینەکە ئێستاکە بڵێ ڕێگەی یارمەتیمان بدا بۆی خۆمان بپارێزین لەم نەخۆشیە هیچ لێ مەترسن من خۆم وەرم گردووە هەموو کە سوکارم تقریبەن وەریان کردووە مەلاین خەڵک وەریگرتووە وەکو دکتۆرە بناروتی لە ئەمریکا وەکو لێرە 30 ملیۆن وەریگرەوە تا ئێستاکە زۆر لە نەخۆشەکانی خۆم حتا نەخۆشەکان زۆر نەخۆشن ینی نەخۆشی زۆر تریانەیە ڤاکسینەکەمان بۆیان وەرگرۆ مناڵیشن چونکە لە هینی و حاڵاتی خاصن ئەوان شتا ئێستاکە تووشی مشکلە نەبوونە لەبەرەوە لەی مەوەستنایە وەریگرن زۆر سپاس دکتۆر جوان پرسیارێکمە بە دکتۆر تەلار پەیوەندی بە مناڵەوە هەیە ئەگەر خانوویەک دووجان بێ ینی چی هەبێ یان مناڵێکی شیرەخۆرەی هەبێت شیر بە مناڵەکەی دەکرێ بکوترێت زۆر سپاس هەچ دەرمانێکە ڤاکسینێکی تازە کە دروست ئەکرێ بە چەند قۆناغێکە ئەڕوا و ئەبێ تەکیدکەن کە زۆر سەلامەتە اینجا ئەو سەعەیەن بە خەڵک بەتایبەتی بۆ ژنی سکبڕ یاخود بۆ مناڵوەکو باسکرا عادەتەن لە قۆناغی سێهەمە تاقیکردنەوە ئەکرێ لەسەر ئینسان و ئەیانەنێ بەڵام بەداخەوە و ئێمە هەموو ینی دکتۆری ژنان ئەو شتە بە ناخۆشی ئەبینین کە لەو خۆبەخشانەی کە تاقیکردنەوەیان لەسەر کرا بۆ ڤاکسینی کۆڤید سکبریتیانە بوو دەوری 30,000 خۆبەخش بە هەردووکیان بە ئەسترازێنێکا و ڤایزەر خۆبەخش بوون بەڵام دەوری 32 ژن نەیانزانی ڤاکسینەکەیان وەرگرتبوو نەیانزانی بوو کە ئەسکیان پڕە لە دوای ئەسکیان پڕ بوو و هیچ مشکلەیەکیان نەبوو لەبەرەوە WHO بەعام و هەموو وڵاتێکی دەستگایەکی خۆی هەیە لەبەرەوە لە بەریتانیاش دەستگایەک هەیە کە بەخصوصی بۆ کوتان و ڤاکسینەیشنە ئەوان ئامۆژگاری ئەیان لە بیدایەتە وەکو ئەزانین لەبەرەوەی ڤایرۆسێکی تازەیە لەبەرەوەی نەخۆشیێکی تازەیە ئامۆژگاریەکان ئەگۆڕا بە هەفتە بۆ سکپڕ ئەگۆڕا لەگەڵ ئێمە لە دەوری مانی 12 کە سێریان کرد ڤاکسینەکە سەلامەتە دەستیان پێکرد بڵێن وەکو هەموو بنەمای چارەسەرکردن لەم وڵاتە کە تۆ عیلاجی بە نەخۆش یاخود فەحسێکەکەی بۆ نەخۆش یاخود ئەڵێ پێویستت بە عەمەلیاتە دائیمە ئەبێ بەڵەنسێکی بۆ دانیت و بۆی شەرحکەیت کە باشە بۆی باشەکانی چییە و ئەگەر زیانی هەیە زیانەکانی چییە لەبەرەوە ئەو دەستگای ڤاکسین و کوتانە ئەو بەڵەنسەی سیر کرد سێری داتای کرد سێری تاقیکردنەوەکانی کرد و دەرکەوت ئەو ژنی سکپڕ مەترسی ئەوە نییە کە زیاتر یا زووتر تووشی نەخۆشی کۆڤیدە بێ و ڤایرۆسەکە وەرگرێت بەڵکو ئەگەر ڤایرۆسەکەی وەرگرت مەترسی زیاترە لەسەر ژیانی لەبەر ئەوە لە هەمان کاتا کە سەیریان کرد عەدەدێکی گەورە لە ڤاکسین وەرگیراوە بۆ نمونە ئەگەر ئەخیر ڕقەمی تاریخی 26/3تان پێ بڵێم دەوری 450 ملیۆن ڤاکسینیراوە بە خەڵک لە هەموو عالەمە و دەوری 125 ملیۆن کەیسی کۆڤید ئیسبات کراوە و دەوری 3 ملیۆن خەڵک مردووە لەبەرەوە کە سەیرەکەی ئەو عەدەدەی کە ڤاکسینەکەیان وەرگرتووە
سەلامەت بووە و هەتا ئێستا شتێکی وا دەرنەکەوت کە بڵێن ڤاکسینەکە خراپە لەبەرەوە گەر بەڵانس بکەین لە بێری ئەو کەسانی کە مەترسیان زۆرترە ئەگەر تووشی کۆڕۆنا بن لەگەڵ باشی ڤاکسینەکە کە تا ئێستا هیچ خراپەیەکی نەبووە چەند ڕێنماییەکیان دەرکرد و ئەمیش ئامۆژگاریە وەکو دوو گروپ وتیان ئەم دوو گروپە ئەتوانن ڤاکسینەکە بن لە خۆیان ئەوەشیان یەکەمیان ئەوانەی کە لە خستخانە ئیشەکەن یاخود لە عیادەی GP ئیشەکەن یاخود لە سنتەری گەورە لە تەمەن و پەکەوتوو ئیشەکەن ئەمانە زیاتر معرضن کە ڤایرۆسەکە وەرگرن و تووشی نەخۆشی بن دووهەم گروپ ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە خۆیان پێش ئەوەی سکیان پڕ بێ بەتایبەتی ئەوەی نەخۆشی دڵی هەیە لە دوای ئەوەی نەخۆشی شەکرەی هەیە و ئەوەی کە تووشی نەخۆشی شەکرا بێ لە کاتی سکپڕبوونە بەڵام لە هەمان کاتە ئەمە حاڵەت بە حاڵەت ئەگۆڕێ لەبەر ئەوە ئەبێت گفتوگۆ بکات لەگەڵ دکتۆرەکەی یا لەگەڵ GPەکەی یا لەگەڵ ئەو مدوافی کە سەرپەرشتیەکات و بۆی ڕوون بکرێتەوانێ کە ئایا باشە بۆی وەریگرێ یا باش نییە بۆی وەریگرێ لەبەرەوە چونکە خۆ وەکو هەمومان نەزانین ڤاکسینەکە بە قەناعەتی خۆتە و ئەگەر تۆ خۆت ئەگەر ئەو کەسە ڕازی بوو لێی ئەیەن ئەگەر ئەو کەسە ڕازی نەبوو موافقەتی نەکرد لێی نایەن بەڵام ئێستا حالیان ئامۆژگاریەکە ئەوەیە کە ئەو دوو گروپە وا باشترە لە خۆیانی بن مەترسی لەسەر ژیانیان کەمترە بەنسبەت ئەو ژنانەی کە شیرێن بە مناڵ لە هەمان کاتە ئامۆژگاریەکە ئەوەیە کە ئەتوانن شیربەن بەردەوام بن شیربەن بۆ مناڵەکەیان و لەبەر ئەوەی مەترسی لەسەر ژیانیان زۆرترە بێ بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەک لەوەی ڤاکسینەکە نەیەن لە خۆیان ینی هەزەکەم لە خاڵێکا زۆر دڵنیا بم ینی ئەوە تێگەم هەردوو گروپەکە ئەوانە کە شیرێن ئەوانش کە دووجیانن ئەتوانن خۆیان بکتن چونکە نەخۆشیەکە زۆر خراپە بۆیان بە تایبەتی دووجیان بێ بەڵام بۆ ئافرەتی دووجیان وا بزانم وتر پێویستە ڕێنمایی دکتۆرەکەی وەرگێت هەموو ئافرەتێکی سکپڕ ناتوانێت ڤاکسینەکە با لە خۆی دوو گروپ ئەو گروپەی کە لە خستخانە ئیشەکەن لەو جێگانە گروپەکەی تر کە نەخۆشی درێژخایەنیان هەیە و مەترسی زۆرترە لەگەڵیان بەس لە هەمان کاتا ئەبێ گفتوگۆ بکەن لەگەڵ دکتۆرەکەیان و ئەبێ شەرحکرێ بۆ نەخۆشەکە بۆ سکپڕەکە هەفوو نەخۆشنی بۆ سکپڕەکە بۆچی باشترە ڤاکسینەکە باە لە خۆی و لە ئەخیریشە ئەو قەناعەتی خۆیەتی و بەڵام بە هەموو نەوعێک دەرکەوت لەو کەیسانی کە لە سکپڕا کۆڤیدەکە توش بوون مەترسی لە سکپڕ مەترسی نییە کە ڤایرۆسەکە زووتر وەرگرێ بەڵکو ئەگەر ڤایرۆسەکەی وەرگرت مەترسی لەسەر ژیانی 12 قات زۆرترە وەک لەوەی کە یەکێکسکی پڕ نەبێت و ڤایرۆسەکە تووشی نەخۆشیەکە بێت زۆر سوپاس ئێستا پرسیارێکمەیە بۆ سۆما ئایا ڤاکسینی ئەیزێتی ئۆکسفۆرد دەبێتە هۆکاری خوێنمەیان دەمەنەوە پرسیارێکەکە لە میدیاکانیشان ڕیپۆرتکراوە بە حساب لە ئەڵمانیا کەسێک 7 کەس تووشی ئەم حاڵەتە بوون زۆر سپاس دکتۆر ڕبوار ئەم سوالێکی زۆر مهمە و وەکو وتت زۆر لەسەر ئەخبار بووە ئەم فترەیە بە کورتی وەڵام دەمەوە نا تووشی خوێنمەیی ناکە یان تووشی کلۆت ناکە بە ئینگلیزی ئەڵێم کلۆت ڕوو ئەدا لە خەڵک سەبەبی زۆرە مەسەلەن یەکێک لە سەبەبە نەخۆشێک حاڵەتی نەخۆشی خوێنی هەبێ ڕەنگە تووشی کلۆت ببێ یان ئەوانەی کە حەبی کۆنترسەپشن وەرەگرن مەسەلەن ئەوانی شتوانن تووشی کلۆت ببن مەسەلەیەکتر ئەگەر یەکێک زۆر سەفەر بکات لەسەر تەیارە ئەویش ئەتوانێت تووشی کلۆت ببێ لە خەڵکی ئەتیادی ینی لەسەر in our population 1 لە 1000 so 1 in 1,000 people ئەتوانن تووشی کلۆت ببن بالضبط عینیشتە بۆ ئەوانەی کە ڤاکسینەکەیان وەرگردووە 1 لە 1000 لەوانە ئەتوانن تووشی کلۆت ببن بەس معنای نییە کە ڤاکسینەکە تووشیان کردووە تا ئێستا دراستەکان کە کردیانە پیشانی داوە کە ڤاکسینەکە نسبەتی کلۆت زیاد ناکە بەڵام ئەگەر باس کۆڤید بکەین کۆڤید نەخۆشیەکە خۆی ئەتوانی توش کلۆت بکە لە 100 تا 20 so 20% کەوانەی کە تووشی کۆڤید دەبن
تووشی کڵۆتیشە بن لەگەڵی زۆر مهمە ڤاکسینەکە وەربگرین تووشی کۆڤید نەبین و لە عینی وەختا لەگەڵ یا تووشی کڵۆتیش نەبین. زۆر سپاس. کەواتە ڤاکسینەکە نابێتە سەبەبی کڵۆتەکە. خۆ کڵۆتەکە هەر لە 1000 کەسێکی ئەگرێ ڤاکسینی لەوێ یا لێی نێیت. بەڵێ وایە کە دراستەکانیان کە کردووە دوایەوەی لەخبار دەرچووە مەسەلەن لە ئەڵمانیا کە وتت دراستەکان هیچ ئەوەی پێشان نەداوە کە ڤاکسینەکە نسبەتی کڵۆت زیادەکە. زۆر سپاس. زۆر ڕوونە دەست خۆش بێت. پرسیارێکمەیە بۆ دکتۆرنار. ئایا ئەمە پرسیارێکە زۆر کەس دەیکا ئایا هەموو ڤاکسینەکان لەسەر هەموو جۆرەکانی کۆڤید کاریگەرن؟ کە ڤایرۆس بڵاو ئەبێتەوە بۆی هەیە بگۆڕێت کە ئەگۆڕێت بۆی هەیە ببێتە ڤایرۆسێکی کەوا بە ئاسانتر بڵاوە بێتەوە یا خەتەرترە بێ بۆمان یانی زۆر کەستر لی بمرێ یان بۆی هەیە بگۆڕێتە نۆعێک کە پروتەکشنی ڤاکسینەکە کە ینی ڤاکسینەکە بەرامبەری بە قووەت نەبێت. حاليا هەرچی نوعی کۆڤید هەیە لە عالەما تقریبا 800 نوع هەیە هەموو ڤاکسینەکان بەرامبەریان بە قووەتن. ئەوە ئەزانین کە باش بەحث کراوە لەسەری ینی باش لێ ئەزانین. بەس تا دێت و ڤایرۆسەکە بۆی هەیە بڵاو بێتەوە ئەوە نەکە بۆی هەیە بگۆڕێت بە باشترە ینی بە وەختێکی زوو زۆر کەس ینی تقریبا ئەبێت محاولە بکەین على الأقل 70% کەس ڤاکسینەکە وەربگرن چونکە بەو شێوەیە نایڵین ڤایرۆسەکە بڵاو بێتەوە بەو شێوەیە ینی ڤایرۆسەکە ئەوەستێنین بۆی نەتوانێت بگۆڕێتە شتێکی کەوا خەتەرتر بێ بۆ من. Is that okay? زۆر سپاس. پرسیارێکمەیە بۆ دکتۆر فازڵ پرسیارێکی بەڵمێک جێنەراڵە بەڕاستی. زۆر کەس نیگەرانە لەوەی کە ڤاکسینەکە بە پەلەی پێشراوە. یعنی من خۆشم لە کای خوێنمەوە لە ڕۆژنامە و گۆڤاروشتی وایی تەندروستیە ئەڵێ نزیکەی 8 ساڵ تا 12 ساڵی پێ دەچێت تاکو ڤایرۆسی پێشخرێ. نازانم تا چەند ڕاستە ئەم ڤایرۆسە لە چەند مانگێکا پێشخراوە. ئایا نیگەران بین بۆەوە؟ هیچ پێویست ناکە هیچ کەسێ نیگەران بێبەوە چونکی ئاوا زوو بە زوو بەدیهێنانی ئەم ڤاکسینە لەوەوە نییە کە شتەکە بە پەلە قاژێ کرابێت. لەوەوەیە کە تەکنۆلۆژیا ئەمە نە پێشکەوتووە کە توانیوانە لە ماوەیەکی زۆر کورتە لە ماوەی چەند مانگێکە ڤاکسینێک دروست بکەن و بیخەنە تاقیکردنەوە کە لە ساڵانی ڕابردوو لە سەدەکانی ڕابردوودا کە وەکووتێ دەوری 10 ساڵێکی پێچوو. ئەمە یەک مەسەلەی تەکنۆلۆژیا و ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا بەکاریە لە 40 ساڵ لەمەوبەرەوە ڕیسێرچ دەستی پێکراوە لەسەر لەبەرەوە یعنی زانیاری 40 ساڵی ڕابردوو کۆبکەرەوە کە ئەم تەکنۆلۆژیایی ئێستای بەدیهێناوە. دوای ئەوە ئەم نەخۆشیە ئەم کۆڤید پاندەمیک مەترسیەکەی ئەمە نە زۆرە بۆ هەموو جیهان بۆ سەرانسەری جیهان هەتاکو ئێستا لە هیچ وەختێکە ئەمە نەبووە کە ئەوەنگا دەوڵەت و ئەوەنگا عالم و ئەوەنگا پارە بخرێتە پەنای دروستکردنی ڤاکسینێکەوە. یعنی ئەو هەوڵی کەوا هەموو لە سەرانسەری جیهان کە کراوە کە بە هاوکاریش کراوە و ئەو پارە زۆرەی کە بۆی تەخان کراوە بە بەلاین هیچ وەختێشتی وا ڕووینەوە. لە هەمان کاتە پاژەوەی کە ڤاکسینەکە دروست کراوە کەوتۆتە تاقیکردنەوە و ئەو تاقیکردنەوەیە ئیمکانێتێکی زۆر زۆری بۆ تەخان کراوە بۆ ئەوەی کە بتوانی لە ماوەیەکی کەمە ژمارەیەکی زۆر خەڵک بێنی تاقیکێتەوە لەسەریان و چونکی ئەم نەخۆشیێش ئەوەنە بڵاو بوو هەموو جیهانی گرتوتەوە خەڵکێکی زۆر ئامادەی هەبووەکەوە تاقیکەنەوە لەسەری. لەبەرەوە ئەو تاقیکردنەوەیش پەلەیتیان نەکراوە بەڵام بەهۆی مەترسی نەخۆشیەکەوە
توانراوە کە لە ماوەیەکی کورتا ژمارەیەکی زۆر خەڵک هاوبەشی تیا بکەن و لە یەکەم ڕۆژی تاقیکردنەکانەوە ئەو دەیتانەی کە دەستکەوتون هەمووی تەرتیب کراوە و دیراسە کراوە ڕانەوە ساون 6 مانگ هەموو دیراسەکە تاوە بێ اینجا تەماشای دەیتاکە بکەن و ئەوی 6 مانگی پێ بچێت لەبەرەوە کارێکی زۆری بۆ کراوە پارەیەکی زۆری تیاسەر کراوە هەوڵێکی هەتا بڵێ زیادی تێخراوە بۆیە توانیوانە ئاواز و بەزوو ئەم ڤاکسینە دروستکەن و ئەوەش جێگەی شانازی هەموو کەسێکە کە ئیمانی بە علم و بە زانستی هەبێکەوە بتوانێت حەلی مەشاکیلمان بۆ بکات. زۆر سوپاس دەکەم زۆر ڕوونە دەست خۆش بێت. پرسیارێکمە بۆ دکتۆر جوان ئایا پرسیارێکی جەنەراڵە بەڕاستی ئایا ڤاکسینەکەیە کە کاریگەرتر بێ لەوانی تر بۆ نمونە ئەم دوو نەوعی ئەمانە ئەم چەند نەوعی ئەمانە ئایا پرسی بۆ لای دکتۆرەکان بڕێ ئەمێکەمانە بێ ئەومان ناوێت ناتوانانی لە مختەیە بڵێ ئەمەمانەوێ ئەمەمان ناوێت دومین ناتوانانی بڵێ ئەم ڤاکسینە لە ڤاکسینەکەی کە باشترە خۆی لە ئاخرە هەمووی عینی نەتیجەت پێدا یەک شتەڵێم ئێستاکە ڤایرەسەکە دیموکراتی نییە و ڤایرەسەکە عەدالەتی نییە لەبەرەوە ئەو کەسانێکەوە عمریان تێپەڕ بووە یا ئەو کەسانێکەوە نەخۆشن یا تۆزێ وەزنیان زیاترە یا هەندێک جار هەنێشتەیە ئەو کەسە پێی نازانێت بە خراپترەی گرێ ئێمە شەبێ بە گۆرەی ڤایرەسەکە بجوونینەوە بە گۆرەی ئەوەی ئەو کەسایی وەکو بڵێ ئیمیون سیستم وەکوتم ئەو سیستمی دژە نەخۆشی چۆن وەڵامەداتەوە لەبەرەوە لە مختەیە هەر نەوع ڤاکسینێکت بۆ هات وەکووناوەکەت هات بڕۆ ڤاکسینەکەت وەرگرە کوترانی خۆت وەرگرە فەرق و جیاوازەکەی زۆروانیە سیستمەکەی زۆر فەرق و جیاوازی نییە دومین ئەنێ ڤایرەسەیە مەسەلا بۆ هەنێ لە وڵاتەکان بڵێن وە ئێستاکە بەس بەتەنیا باسی بەریتانیانەکەینەوە سیستمی خۆیان ئەتوانن هەموو ئەنواع ڤاکسینەکان بەکاربێنن هەنێ لە وڵاتەکان مەسەلا ئەو سیستمەیان نییە مەسەلا ڤایزەر لە ناقص 75 ژێری 0 بتوانن ڤاکسینەکە ئەوە بکەن یا بتوانن ئەمپولێ بکەنەوە 6 دۆسیتیایە ئەوەنە عەدەد بە منتەزەمی بدرێتەوە هەر جرعەکەی خەسار نەبێ بە خەسارەت نەڕوە ڤاکسینەکە ئێستاکە بە چ نەوعێ وەرگی دانراوە بە گۆرەی عمر بە گۆرەی ئەوەی سیستمی دژبە نەخۆشیت وەکو بڵێ ئیمیون سیستم چەند زوو وەڵامەداتەوە بە گۆرەی نەخۆشیەکانی کە هەیە یانە حتا ئەو وەختەی کەوا نەک بەس نوعەتی ڤاکسینەکە چ وەختێ بانگ دەکەن کەوا ڤاکسینەکە وەرگری بە گۆرەی ئەو هەموو نقاطانەیە ئەبێ بە نەزەری ئەتیبار وەرگیراوە کێ ئەم کەس ئەمانەی قرار داوە بە گۆرەی دراساتە بە گۆرەی ئەوەی کەوا ئەو کەسانەی زۆر خەبیرن لەمانەیە نەک بەس ئەم ساڵ و لەم نەخۆشیە بە چەند ساڵها بە تایبەتی لەم نەخۆشیە وەکو دکتۆر فازڵ فەرمووی دراستێکی زۆر بە سورعەتێکی زۆر کرا کە بەڕاستی وای لێ هاتبوو هەندێک جار ئێمە طبعاً بەنسبەتی هەمومانەوە نەخۆشیەکە تازەیە هەندێک جار هەتا سەعاتی یەک لە وەتسەپ گروپمان لە 5-6 وەتسەپ گروپ نەمانەتوانی بگەینە ئەوەی ئەمەە معلومات زۆر پیاکران نەمانەتوانی بگەرەوەی هەندێک جار بە معلوماتەکە بگەین پارەکە وەختە بڵێ لەم وەختەیە هەر ناوت هات بۆ هەر ڤاکسینێک بە گۆرەی ئەوەی کە چ مناسیبە بۆ تۆ بڕیار دراوە لە وەختەی کە پێ دەڵێن وەرە ڤاکسینی خۆت وەربگرە بڕۆ بە هەر نەوعێک بێ وەری بگرە ئێستاکە خەیارت نییە ساڵێکی کەی پێ بدا بە زیاترینینەوە ئەتوانی هەر ڤاکسینێک وەربگری لە عینی وەختی شا پێ دەڵێ هیچ فەرقێکی وای نییە زۆر سوپاس زۆر ڕوونە منەوە هەر چێکت بۆ هات بڕۆ وەریگرە زۆر مهمە زۆر سوپاس کەواتە پەیامی دکتۆرەوەیە هەر یەکێکت بۆ هات بڕۆ وەریگرە یەک و دوو لێمەکە دکتۆر فازڵ ئەگەر خۆشم کوتا هەر تووشی کۆڤید دەبم احتیمال هەیە بەڵام گرنگی کوتانەکە لەوەیە ئەگەر هات و پاش کوتان تووشی کۆڤید ببیت زۆر بە خەفیفی تووشێبی ینی بە سووکی ئەیگریت و پێویستی خەستەخانەی نامێنێ و ینی تاکو ئێستا دیراستەکان پیشانی ئەوان پیشاناوە کە
ئەگەر پاش کوتانن تووشی کۆڤید ببی 100% مەترسی مردن و داخڵبوونی خەستەخانە کەمەکاتەوە. اینجا ئەوە شتێکی زۆر زۆر مهمە کە ئەگەر مەناعەی 100% نەیاتێ ئەوەنە پارێزێت کە بە توونی نەیگریت کە مەترسی لەسەر ژیانە پیا بکات. زۆر سوپاس، زۆر ڕوونەکەواتە جیاوازی لە بینی ڕێلی مەرگ و ژیانە. بەتەکید. دکتۆر تەلار، ئایا ڤاکسین دەبێتەوە کاری نەزۆکی زانی چێوێت ینی مناڵی دەبێت یان؟ نەخێر، ڤاکسین ئەم ڤاکسینی کۆڤیدە نابێتە هۆی نەزۆکی بۆ پیا و بۆ ژن، بەڵام زۆر بەداخەوە ئەمە زۆر بڵاوە و طبعا لەو گروپانەوە هاتووە کە دژی ڤاکسینن. ئەبێ ئێمە بزانین کە ئەو گروپ هەیە، خەڵک هەیە کە دژی ڤاکسینە و ئەم شتانی بۆ بڵاوەکاتەوە. و ئەگەر بیر بکەینەوانێ ڤاکسین چەندەها ساڵە هەیە و خەڵک ئیستیفادەی لێ ئەکا و وەری ئەگرێ و ئیستیفادەی لێ کردووە. و ئەم ڤاکسینی کۆڤیدە، پێکهاتەی ئەم ڤاکسینی کۆڤیدە تقریباً هەر وەکو ڤاکسینێکی ترەکە کە هەیە، وەکو ڤاکسینی پۆلیۆ، ڤاکسینی ئەنفلوەنزا، بەس جۆری معلوماتی ڤایرۆسەکە جیاوازە لەگەڵ ئەوانە. لەبەرەوە و ئەگەر سێریشی بکەی وەکو چۆن دکتۆرە بنار لە سلایدەکان بە تەفسیل داینابوو لە چی پێک هاتووە ڤاکسینەکە، ئەو شتانە هیچی نابێتە سەبەبی نەزۆکی نە لە پیاوە و نە لە ژنە. زۆر سوپاس، زۆر ڕوونە. بنارخانەیەم وەلای تو بەرگریکردن لە پەتاکە تا چەند کات دوای ڤاکسینەکە بەردەوام دەبێت؟ ئەمە پرسیاری دۆستێکیشە لە چات بۆکسەکە. دواوەی کە خۆم کوتا تا وابزان پرسیارەمان جواب بایەوە، یعنی تا چەند من بەرگری مەمێنێت؟ بەڵێ سپاس. دوای یەکەم ڤاکسین قووەتی مەناعەمان باشە بێ بەرامبەر کۆڤید بۆی کەسێک ئەگەر کۆڤیدشی کرد بەیانی بە ژمارەی کەم ئەیگرن، بەس ئەگەر گردیشیان وەکو دکتۆر فازڵ وتی بە شێوەیەک ئەیگرن کەوا یا هەستی پێنەکەن یا زۆر کەم تۆزێ نەخۆش بکەون، یعنی هەڵامە توشتوایان هەبێ. بەس دوای یەکەم ڤاکسین زانین کەوا خەڵک نامرێت بە کۆڤید، یعنی کۆڤید توش نابێ بە شێوەیەکی خراپ. بەس ئەو مناعەیە ئەو بەهێزەکەوە ئەیداتێ بە شێوەیەکی داکەوە بۆ ماوەیەکی کەم بەردەوامە بێ. دووەم ڤاکسین وا ئەکا ئەوە بیکاتە ماوەیەکی دوور و درێژ. چۆنی ئەوە ئەزانین چونکە هێکێ لە شتەکان کەوا لە ناو مەناعەمان دەرەچێ دوای دووەم ڤاکسین پێڵێن تیسەڵ. تیسەڵ ئەوەیەکەوە وەک بڵێ مەناعەمانە کاتە بیری وەی کۆڤیدی لە فکر بمێنێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ. جارێ نازانین ئەگەر دوای ساڵێک، 2 ساڵ، 10 ساڵ بمانەوێ هەمسان ڤاکسینێکی تر بۆت بگرین پێڵێن بوستەر شۆت، بۆی هەمسان فکر ینی بیکەینە فکرەوە هەمسان بۆی بزانی ئەم ڤایرۆسە هێشتا لە عالەم هەیە، خۆت هێشتا بێ مەناعەتت بە قووەت بمێنێتەوە. نازانین ئەو ئەگەرەوەمان پێ ئەوێ جارێ. لەبەرەوە ئەوانەی کەوا لە بەحسی ئەسڵ بوون کە ساڵێکە پێشستە دەستیان پێکرد ڤاکسینەکە لەسەریان تاقی کراوەتەوە، لەبەر ئەوە هێشتا لە ناو بەحسن چونکە سێرەکەین چەندێک ئەو بەهێزەی ڤاکسینەکە بەردەوامە بێت. لەسەر ئەو هێڵی بێتکردنەوەیە، یعنی غەڵەت نییە ئەگە من بڵێم ئێمە زانیاریمان لەسەر ڤاکسین زۆرە، زانیاریشمان لەسەر ڤایرەس زۆرە، لەبەرەوە لەمانەوە توانین پێشبینی بکەین وە نییە؟ بەڵێ فلەبەرەوە یعنی شتێک نییە، ینی غیر نییە بڵین لەوانەیە بوستەرمان بوێ دوای چەند ساڵێک. ئەوە یعنی بۆ زۆر ڤاکسین واکەین، بۆ مناڵێکین، بۆ گەورەی شێکەین. فلەبەرەوە جارێ زۆر نازانین، بەس زانین کەوا ئەگەر هاتوو واکرا یعنی ڤاکسینمان پێ بوێ هەمسان بە ئاسانی ئەتوانین بیکەین، چونکە ئەزانین ڤاکسینەکان ئامینن، ئەزانین کەوا بەردەوام ئەبن، ئەزانین کەوا ئیشەکەن، ئیش خۆیانەکەن، هێزیمان ینی مناعەتمان بەقووەتەکەن. زۆر سوپاس، زۆر ڕوونە. دکتۆر سۆما، ئەمان لەسەر ساید ئیفێکتە من ناومناوە کاریگەری لاوەچی چۆن بزانین ئەم ڤاکسینە لە لۆنگ تێمە بۆ درێژەخایان لە میدیەم تێم بۆ میان خایەن ساید ئیفێکتی نییە یا هەیەتی، یا چۆن دڵنیامانەکەیتەوە؟ زۆر سپاس دکتۆر ڕێبوار. سؤال بإنجليزي جواب دموا. So I'm going to answer in English.
And then if Dr. Ridwan can maybe translate some of the important parts to Kurdish for me. So vaccines have been used in medicine for many, many years. They are one of the best interventions that medicine has to offer, and they have been successful in preventing many severe illnesses. Millions of people every year get a vaccine with no problems, so scientists are already very good at making vaccines safe and effective. The COVID vaccine studies, this year picked more than 12 months ago. Thousands of people in many different countries have been vaccinated in these studies, so far with no reports of longer term or serious side effects. So we're now over 12 months, over 1 year. You can get short-term side effects. These include tiredness, fever, arm and muscle ache, or headache, بس أمانة these side effects دويتشن روجك ناميني. These side effects are good, يعني باشن بوت. It means your immune system is working and learning to deal with the part of the virus that is in the vaccine, so that next time your body sees the real virus, it already knows how to get rid of it and deal with it. يعني بقسم ويا كسيستمي تجي نخوشيت فير فيروس كبوا أو فيروس أناسيتوا وتوشي نخوشي بخرابي نابيت ينهر نايقري لدواي چند روجك فاكسينك لجانت ناميني فممكن نية تأثيري درو دريج بي. I'll hand over to Dr. Ridwan now just to clarify. زور سپاس. اوكي دكتورة سوما وتي چەند ساڵە ڤاکسین بەکاردێنرێ بۆ مەلایینی خەڵک بە تایبەتی بۆ مناڵی کۆرپە بۆ عمریان چەند مانگێک بێ کە ڤاکسین بە سوورەتێکی عام سەیفە و هیچ زەرەری نییە و وەکو بڵێ لەسەر ماوەیەکی زۆر ماوەیەکی کورت هەندێک جار وات لێکا جێگاکەی تۆزە بێشێت تۆزە حرارت بێ هەندێک جار حس بکەی سەرماتە حس بکەی کە وەکو بڵێ لای خۆمان گیان کوتراوە حسەکەی کە بێتاقەتی ئەوە چەند ڕۆژێک دانوێنێ ئەمما بۆ فترەیەکی بڵێ زیاتر بە سوورەتێکی عام ڤاکسین یارمەتی دەدا بۆی دژە نەخۆشی بڕابۆستێ هیچ ئەوەی وەکو بڵێ لایەنگەکانی هینی نییە وەکو بڵێ ئاڕاستی جانبی نییە بەنسبەتی کۆڤید پێشەوەی دەست پێ بکەن مەلایینی خەڵک ڤاکسین وەرگرن دراست کراوە ئەم دراستانە بە مراحلی زۆر ئەڕوا کە بە نەوعێک ئەکرێ ئەبێ زۆر بە طریقەیەک بێت کە زۆر ئاگایان لێ بێت پێشان لەسەر حیواناتەکرێن اینجا لەسەر مجموعەیەکی زۆر بەشەرەکرێن ئەو مجموعانەی کەوا دراستیان لەسەریان کرد هەزارەها کەس بوون لە بەرازیل بوون لە ساوت ئەفریقا بوو هەنێکی حتا لە بەریتانیا بوو هەنێکی لە ئەمریکا بوو ئەوە تقریباً زیاتر لە بڵێ 8 مانگ بەسەریانە ڕۆی هەمویان وەزعیان باشە هیچ تووشی ئەوە نەبوونەکەوە فترەیەکی زۆر بڵێ لە دوای فترەیەکی زۆر تاسیریان لێ بکە وەکو وتمان ڤاکسینەکە وەکو چێتە ناو گیانتەوە وەکو بڵێ خەبەرێکت پێدا خەبەرێ بە خەلیەکادا خەبەرێ بە نواتی خەلیەکادا بە دیانەی تەدا پێتەڵێ دژمنێک تێ وەکو بڵێ ڤایرەسێک تێ ئەگات لە خۆت بێ ئەمە شکلێتی ئەمە وەزعێتی خۆتی بۆ حەزرکە لەوە زیاتر ئەو ڤاکسینە لە دوای چەند ڕۆژێک لەگیانت نامێنێ چونکە خۆی لایپۆپرۆتینە لایپۆپرۆتین نامێنێ ئەتاوێتەوە ڤایرەس شتێک نییە کەوە وەکو بڵێ ژیانی هەبێ ڤایرەس خۆی لایپۆپرۆتینە بەس وەکۆچێتە ناوگیانی بەشەرەوە ئەبێتەوەی کەوا مەشاکلت بۆ دروستکە وەکو بەکتریانیە وەکو بڵێ ژیانی تیابێ وەکو بڵێ حەی بێ وەکو بڵێ ئەلایف بێ ئەمە ڤاکسینەکە جزئێک لەو ڤایرەسەی وەرگردووە ئەو ڤایرەسە ئەو جزئە هیچ تەسیرێکی نابێت لەگیان غەیرە ئەوەی بە سیستەمی دژە نەخۆشی وەکو بڵێ ئیمیون سیستەمی بڵێ ئاگات لە خۆت بێ ئەوەیە ئەمەی بۆ بکە خۆتی بۆ حازرکە نەخۆشەکە زۆر خراپە خۆت حازرکە ئەمە شکلێتی ئەمە وەزعەتی ئەمە نەهینێتی دوای ئەوە ڤاکسینەکە نامێنێت لە ناوگیانە لەبەر ئەوە
ئەوەڵەن بە دراسات دووەمین بە نەوعی ڤایرۆس ڤاکسینەکە هیچ تەوەقع ناکرێ و هیچ وەکو بڵێ لەسەر فترەیەکی دوور و درێژ تەسیری نابێ. دکتۆر پرسیار بەتۆ نەکردەوە پرسیارێکی یەکەم ئایا پێشتر باسی کرد ئایا منداڵان کوتێن باشە یا ئەتوانی مناڵ بکوتین؟ بڵێ وەک هەموو زانن ڤاکسینەکە دراساتێکی زۆری لەسەر کراوە وەک هەموو برادران وتیان، بەڵام لە بیدایەتە ستەدیەکان ترارەکانیان نەکرد لەسەر مناڵان. ئەوە بوو شتەکە زۆر تازە بوو، یەکەم شت ئاوێت مناڵ توش نابێت، لەبەرەوە دووریان خستەوە وتیان بە لە عمری 16 ساڵ و سەروتر دەست بە ترارەکان کرا. بەڵام حالیەن ئێستەکە دراساتێک پیشانرا خصوصن لە ئیسرائیل کە زۆر زۆر پێشکەوتنن کردیان بۆ ئەو مناڵانەی کە نەخۆشی دوور و درێژیان هەیە، مەسەن ئیلتیهاباتی مزمنی ئەمعا وەکو نەخۆشی سن سیستیک فایبرۆسیس، ئەو مناڵانەی لەسەر ستیرۆیدن لەسەر دەرمانی بەقەوەتن، ئەوانە بە پێی نەوعی نەخۆشیەکە لەگەڵ خسایی خۆیان نەک هەروە بڵێ جیپەکە ئەبێ بۆیان بنووسێت. ئەو گروپانە مەشمولن و ئەتوانن وەری بگرن. ئێستا ئەخیر تقریر لە BMJ بڵاو بۆتەوە کەوا ئەڵێن بۆ ساڵی داهاتوو کوتانەکە مناڵی شەگرێتەوانێ بڵێن وەک هەموو عمرێکیکە. کەواتە بە گوێرەی ئەو دیراسی ئیسرائیلیە بێ ئەو مناڵانەی کەوان ڕبڵن ئەکوترێن نەک بە پێچەوانەوە. بەڵێ ئەوانەی درێژیان هەیە و حتا گروپێکیش کردیان بە ترایەڵێک لەسەر ئەوانەی نەخۆشیان نییە و دەرچوو مزاعفاتیش نەبووە. زۆر ڕوونە. پرسیارێکی کەشم بۆ تۆ هەیە. من جۆرێک لە ڤاکسینم لە خۆمەوە، من پرسیارێکن بۆ چاتەکە نێراوە، ئایا ئەبێ ئەینی ڤاکسین لە خۆم بەمەوە یان ئەتوانم بیگۆڕم یان چارم چییە؟ ئەو سوالە جوابێکی زۆر محەددی نییە بەڕاستی، چونکە جاری وا هەبوو کردیان بە مەوزوعی پۆلیتیکال یا خەڵکی خۆیان هەر کەسەوەی ودنە ئەبێ هەر ئەوە بێت. وەک ئاگادار بم بڵاو کرایەوە لە NHS کەوا ئەتوانی دووهەمیش بیت، دووهەم بیت بەڵام لە عینی شت نەبیان یەکە ڤایزەر بێ ئەتوانی لە ئۆکسفۆرد دووهەم ئەگەر هەر بۆت نەهاتەوە مەوعید بۆ نەهاتەوە بۆت هەیە ئەتوانی وەری بگری، بەڵام زۆر متەئەکد نیم لە 100% ئایا ئەمە دەستیان پێ کردووە یان احتیمالە دکتۆرە بنار زیاتر شارەزار بێ. بەڵێ بەڵێ نانا گۆڕی نییە لە UK لە ئینگلتەرا ئەگەر یەکەم ڤاکسینت وەرگرت فایزەر بێ ئاسترازەنەکا بێ ئەو دووەمیش عینەن شتە، بەس حالیەن بەحسەکەن يعني بحثەکە يعني بەحسێکی جیاوازە. سوالەکە کەوا ئەیپرسن ئەڵێن ئەگەر ڤاکسینەکە یەکەم و دووەم جیاواز بێ مناعەتێکی باشترمان ئەداتێ، يعني is there benefit باشی هەیە ئەگەر تێکەڵاویکەین، بەس حالیەن ئەوەی کەوا یەک ڤاکسینی وەرگرت و عینەن ڤاکسینی دووەم وەرگرێ ئەمە لە UK وایە. ئەم پرسیاریان بێز ئەحمەد تعلیقمەیە لەسەر مناڵان حتا لە بەریتانیا ئەو مناڵانەی کەوا حاڵاتی مزمنیان هەیە و وەکو بڵێ ڤاکسینەکەیان لێ بدەی فایدەی باشترە لەوەی کەوا نەخۆشیەکە بگرن. من حاڵیان ئیستا 12 نەخۆشی خۆم هەیە، نووسیم بۆ جیگەکە و نووسیم بۆ NICE Organization. NICE stands for National Institute of Clinical Excellence. لێیانم داوا کرد کەوا من ئەم مناڵانە ئەمێ حالی ڕکۆمەندی ئەمێ ئەم مناڵانە لەبەر ئەو وەزعە لەبەر وەزعیان پڕ خراپە و ئەکید ئەمرن ئەگەر ڤاکسینەکە وەرنەگرن. ئەوانە 12 نەخۆشی خۆم حوتیان جرعی دووەمیشیان وەرگردووە و هەموویان جرعی یەکەمیان وەرگردووە. یعنی حتا لە بەریتانیا دەستمان پێ کردووە ئەو مناڵانێکەوە لە 12 ساڵ و زیاترن و کە نەخۆشی مزمنیان هەیە و نەخۆشی خراویان هەیە، بە تایبەتی نەخۆشی شەلەلی عەساب مەسەلایە و هەلی مەشاکلی تری لەگەڵیە، ئەوانە ئەگەر بنووسی خۆت و جیپێکە بنووسی بۆ نایس خەبەرت بۆ تێتەوە بڵێ پێتەڵێ ئەگەر حیسەکەی کەوا و نەخۆشە زیاتر استفادی لێکا بیدە ئەیدەین لەگەڵ دایک و باوکەکەیە
ئەیان نێرین ڤاکسینەکەیان لێدەین و کوتم 12 نەخۆشی خۆم تا ئێستاکە وەریان کردو بوونەوە. زۆر سوپاس دەکەم، زۆر بە کاڵکاو زانیاری دەست خۆش بێت. دکتۆر سۆمایەمەوە بۆ لای تۆ من گرفتی تەندروستیمەیە یانی ئەندەرلاین پرۆبڵم بڵێ بۆ نمونە ئەتوانم خۆم بکوتم بێوەرم خۆم بکوتم. ئەم سوالە زۆر بە مختصری جواب بدەم. ئەگەر حالاتی نەخۆشی ترتان هەیە ئەوەنەی زیاتر مهمە ڤاکسینەکە وەربگرین. ئێستا زۆر لەسەر کۆڤید 19 ئەزانین یەک شتێک کە زۆر دیارە لەم نەخۆشیە کە ئەوانەی حالاتی نەخۆشی تریان هەیە زیاتر تووشی مەشاکلە بن لەم ڤایرۆسە. بۆ ئەوان بە تایبەتی مهمە ڤاکسینەکە وەربگرن. زۆر سوپاس ڕوونە دەست خۆش بێت. تۆرتەلار ئەگەر حساسیەتت مەبێت بتوانم خۆم بکوتم حساسیەت دەزانی بۆ زۆر شتە بێمە نەتەوە بێت بزانانی پێست بێ شتێک بێت. ئەگەر حساسیەتی هەبێ ئەتیماد دەکات لەسەر حساسیەتەکە بۆ چییە بۆ دەرمانە بۆ خواردنە. دووهەم ڕادەی حساسیەتەکە مەسەلەن بعضێک کەس حساسیەتی هەیە بەناو خواردنێک بەڵام شتێکی خەفیفە تۆزیە لەشی ئەخورەیە لێرە دەرەچێ لە لەشی ئەمانە بۆیان هەیە ڤاکسینەکە وەرگرن. بەڵام ئەوانەی کە تووشی حساسیەتە بن بەنەوەیەکی زۆر خراپ کە پێوترێ ئەنەفایلاکتیک شۆک کە پێویستیان بەوەیە دائیمە دەرزی هەڵگرن لەگەڵ خۆیانە نەوەکو بە خەڵەت ئەو خواردنە بخۆن ئەبێ دائیمە دەرزیەکەیان پێبێ. ئەمانە پێویستە دیسانەوە گفتوگۆ بکرێ لەگەڵ دکتۆرەکەیان بۆ چاودێریان زیاتر ئەوێت. لەن ئێمە کە ئەوەی کە مشکلی حساسیەتی نییە دوایەوەی دەرزیەکانمان وەرەگرت چارێکێکدا ئەنیشتین. ئەگەر مشکلەمان هەبووە پێمانەوتن، ئەگەر مشکلەمان نەبووە هەڵەستاین ئەڕۆشتین. بەس ئەمانەی کە ئەنەفایلاکتیک شۆکیان توش بۆ دەرزیان پێیە ئەمانە بێ زیاتر بمێنەوە و زیاتر ئیجراعاتیان بۆ بکرێت بۆ متابعە. بەڵام ئەوانەی کە تووشی ئەنەفایلاکتیک شۆک بوون یا حساسیەتیان توش بە زۆر بەخراپی دوای وەرگرتنی ڤاکسین ئەمانە ڤاکسینەکە وا باشترە کە وەری نەگرن. بەڵام لە هەمان کاتە ئەمانە ئەبێ گفتوگۆ بکەی لەگەڵ دکتۆرەکەتە چونکە شتێکی باشیش لە وڵاتە ئەوەیە کە هەموو تاریخی نەخۆشیەکانێت هەموو کەسێک تاریخی نەخۆشی و دەرمان و عملیات و چی هەیە هەمووی محفوظە یا ئەوەتا ئۆنلاینە یا ئەوەتا لە ئەوراقایە لەبەرەوە ئەو شتانش یارمەتیان احتیمال لە خۆیان بزانن. بەڵام تۆ خۆت ئەو کەسی کە حساسیەتی هەیە وا باشترە خۆی سوالەکە دەست پێ بکە و ئەتوانێت ئەگەر کاغەزی بۆ هاتووە مەوعیدی ڤاکسینەکە ئەتوانێت تەلەفۆن کا بۆ عینە سێنتەرەکە یا اتصال کا بە جیپێکەوە باسی کا لەگەڵ یا بۆی ڕوون کاتەوانێ بۆ تەکید کرێتەوانێ پێشەوەی وەریگرێت بۆ کە چوش عینەن شت دیسانەوە خۆی باسی کاتەوە کە حساسیەتی هەیە. وەکوتم ئەوانەی کە حساسیەتیان هەیە بۆ ڤاکسینی وەختی تر وەریان گرتووە. مەسەلەن ڤاکسینی فلو ئێستا ئێمە زۆر بەمان هەموو ساڵێک وەریەگرین. ئەگەر یەکێک تووشی حساسیەتێکی زۆر بەخۆت بوو لەو ڤاکسینە ناتوانێت ڤاکسینی کۆڤید وەربگرێت. زۆر سوپاس ڕوونە. ئەچم بۆ لای دکتۆر تەنیا پرسیارێکم هەیە پرسیارەکە ساکارە بەڵام بەڕاستی من تێی ناگەم. ئایا ئەم ڤاکسینە DNA تایە؟ ئەوە لە نازانم یعنی چی بەڕاستی. وەک باسییان کرد RNA و DNA مادەی جیناتە لە ڤایرۆسەکە. لە بیدایەتە ئەوە دیعاەشت زۆر بڵاو کرابەوە کەوا ڤاکسینەکە DNA تایە و DNA لەشمان ئەگۆڕێت کە وەرئەگیرێت. بەڵام بە هەموو دراسات و ئەبحاس کرا و ئەوانەی کە ڤاکسینەکەیان دروست کرد ئیسباتی کرد کەوا نەخێر DNA تیان نییە. زۆر باش. پرسیارێک لە چاتەکایە کە علاقەی بە وێڵس و ئینگلاندەوە هەیە ئەڵێ ئەوانەی لەژێر تەمەنی 50 ساڵەون لە ئینگلاند ڤاکسینیان ئیراوەتێ کە ئەندەرلاینین کە گرفتی تەندروستیشان هەبووە. بەڵام ئەوانەی لە وێڵس نیانراوەتێ. ئەزانم تۆ فێرز منستەر نیت بەڵام لەگەڵەوەشە بزانم بەڵام من نییە. ئەوزار شتێکی سیاسیە تاکو تەندروستی بێت ئەوە نییە نازانم. من جوابی بەمەوە بەڵێ خۆی ئەو گروپانەی کە دانرا یەکەم و دوو هەموو ئێستا گەیشتووەتە گروپینەوە هەم لە سەرتاسەری UK هەمووی وەکو یەکە.
لەبەر ئەوە هیچ جیاوازیەکی نییە لە گروپەکانە بەڵێ ڕێنماییەکان جیاوازی هەیە لە بینی مەسەلەن ئێمە ئێستا لە بینی وێلس و سکۆتلاند و ئینگلاند و نۆرت ئایرلاند مەسەلەن بۆ کردنەوەی قژبەر بۆ کردنەوەی دوکانەکان بۆ چوونە هۆڵیدەی ئەوانە جیاوازی هەیە بەڵام یەکەم کلاسیفیکیشن کە دەرچوو کە خەڵکەکانی تەوزیع کرد و ئێستا گەیشتە 9 گروپ ئەوانە سەرتاسەری UK هەمووی وەکو یەکە لەبەرەوە بڕوا ناکەم فەرقی تیا بێ ئەگەر یەکێک ئەلیجەبڵ بێ ئەوە وەری ئەگرێت ڕاست من ژوای تێکم چووگاوە دکتۆرە بناریش ملاحەزەیەکی هەیە فەرموو عفو بەڵێ بەعزێ کەس ئەگەر ئەمریان 16 بن بەدواوە بەس نەخۆشی تریان هەبێ ئەوان لە پێشەوانێکەوە ئەمریان 50 ساڵ ڤاکسینەکەیان پێشکەشەکرێ فلەوانەیە لەبەرەوە بەعزێ کەس ینی هەی بێت بەس ئەمری گەنج بێ دووەمین شتیشەوەیە کە ڤاکسینەکە دەرکرد لە ناو فرێزەر ئەبێ بە 6 سەعات بەکاری بێنێگەر بەکاری نەهێنی ئەبێ بچیتن ئەبێ بیکەیتە ناو تەنەگەی خۆڵ لەبەرەوە ئەوانەی کەوا لە GP لە ڤاکسینە دەنیا لە ڤاکسین سنتەر they have a list یعنی ناویان هەیە ئەوانەی کەوا گەنجن بتوانن بە شێوەیەکی کویک یعنی بە پەلە بتوانن بێن ڤاکسینەکەیان وەربگرن ڕقەمیان هەیە تەلەفۆنیان بۆکن ئەڵێن 3 کەس ئیمڕۆ نەهات بۆ مەعیدەکەی ڤاکسینمان هەیە ئەتەوێ بێ بیدەی خۆی ئەوە شتێکی باشش کە باشترە بیدەینە خەڵک لەوەی کەوا بیکەن ناوتەنەگەی خۆڵ لەبەرەوە هەنێک کەس هەستەکەکەوە ئەوان خۆیان مریان نەگردو بەس هێکێ لە خۆیان گەنجتر وەریان کردووە ئەو هایە بەس مەترسن هەموو کەسێک پێشکەشەکرێ کە پێشکەش کرا پێت پلیز توخوا بیدن چونکە ڤاکسینەکە باشە باش ئامانەتمان بەقووەتەکە مەنا ئامان بەقووەتەکە عفو بەسیە بەرەکەوێتە هەموو کەسێ بەس تۆزێ فترەیەکی پێچێتر سپاس دەکەم ڕوونا پرسیارێکم بۆ دکتۆر فازل لێ زۆر چاکارە حەڵاڵە ئەم ڤاکسینە وەڵا خۆی ڤایرۆسەکە نە دی نەزانێ نە جینس ئەزانێ نە ڕێی سەزانێ هیچ عەلاقەی بەو شتانەوە نییە و ئەم دەرمان و شت کە دروست دەکرێت کە بۆ ئەوە دروستکرابێت کە خەڵک بە خەڵک بگەێنێ دائیمە حەڵاڵە مەسەلەی حەڵاڵی و حەرامی نایەتە ناو ڤاکسینەوە سوالەکە ئەوەیە ئەمە کەڵکی هەیە بۆ خەڵک لە نەخۆشی ڕزگارەکات خەڵک لە مردن ڕزگارەکات ئەبێ ئەو پرسیارانە بکەیت ئەوە لە پێش هەموو شتێکەوەیە و ئەو دروستکردنی ئەم ڤاکسینانە هیچی لەسەر ئەوە نەکراوە کە بڵێ ئەمە کۆشەرە ئەمە حەڵاڵە ئەوەی لە ناحەیە علمیەوە چی پێویستە بۆ دروستکردنی ئەو ڤاکسینانە ئەو شتانە بەکارهێنرێ و بۆ مەبەستێکیش بەکارهێنرێ کە چارەسەری خەڵکی پێ بکرێت لەبەر ئەوە دائیما ئەوەی کە من بەبیرم بێ لە باوکم کە ئەم بیسکە ئێمە مناڵ بووین ئەگۆ حتا خواردنەوەی مەشروبیش ئەگەر دکتۆر بڵێ بۆ سیحەتی باشە بیخۆی باشە یعنی ئەگەر بە بەستی عیلاج بێت هیچ شتێ حرام نییە زۆر سپاس دەکەم پەیامبەری زۆر ڕوونە کەواتە ئەم ڤایرۆسە حەڵاڵە عفو دکتۆرێ بوار ئەمە سوالێکی مهمە چکە بۆ زۆر کەس چونکە هێکێک لە ڤاکسینەکان ئالکۆهۆلی تایە ئەڵێن هەمەنا حرامە بەسوا نییە چونکە ئەوانەی کەوا مسلم سکۆلەرز ئەوانەی کەوا لە دینە یعنی شەریعەیان خوێندووە هەمویان هاتوونە وتیان نە ئالکۆهۆڵەکە چونکە زۆر کەمە و چونکە لە ناو ڤاکسین دانراوە بۆی یعنی to provide health بۆی چاکمان بکە ژیانمان باش بکە هەمەنا حەڵاڵە کەس ینی بۆ کەس نییە ڤاکسینەکە نەتوانێ وەربگرێ هێکە سوالێکی تریش لە ناو فەیسبوک داوایان کردووە ئەڵێن کەوا گۆشت خەنزیر لە ناو ئەم ڤاکسینانەیە زۆر کەس ناوێ بیکە ئەمە غەڵەتە هیچ گۆشت حیوان لە ناو ڤاکسین نییە هیچ علاقی نییە بە گۆشت حیوان و هیچوە ڤاکسینەکان هەمویان ڤێجیتێریەن هەمویان ڤیگن هەمویان حەڵاڵن و هەموو کەسێ ئەتوانێ بیبە زۆر سپاس هەندێک پرسیار کراوە بەڕاستی زۆرتر پۆڵەسیە
ئێمە ناتوانین وەڵامی و پرسیارانە بینەوە. بۆ نمونە ئەگەر خۆم کوتا ئەتوانم سەفەر بکەم، ئەگەر خۆم کوتا ئەتوانم ژیانی خۆم بەو جۆرە بەسەر بەرم کە ئەمەوێت. بەڕاستی ئەوانە پرسیاری سیاسین، ئەبێ بزان ئەبێ سەیری ڕێنمایەکانی حکوومەت بکەین. جا لە هەر وڵاتێکی ئێمە لە بەریتانیای گوێ لە ڕێنمایەکانی حکوومەتی بەریتانیا گرین. بەڵام وەکو ئەوەی من بخوێن بێتمەوە دوای ینی ڤاکسینەکە مۆڵەتمان پێنایە هەموو شتێ بکەین وەکو جاران، ئەبێ وردە وردە، یعنی ئەوە سیاسەتە نییە. وازام جارەمان کەمترین جارە دەربارەی مناڵە چەندە بتوانرێ بکوترێت؟ نازانم چی وەڵامی کەسێ وەڵامدایەوە تا ئێستاکە بەنسبەتی ڤایزەر لە 8 ساڵ و بەرزتر ڤاکسینەکە سۆری بەنسبەتی ڤایزەر 16 ساڵ و بەرزتر زیاتر، بەنسبەتی ئەسترازەنیکە 8 ساڵ و زیاتر. ئەو مناڵە ئێستاکە وەکو وتمان دراسات هەیە لە ئیسرائیل و لە ئەمریکا بۆ ئەوەی مناڵەکان ڤاکسینیان پێ بدەن وەکو بڵێ بکوترێن، بەس هێشتا هیچ بڕیارێک نەدراوە بە سوورەتێکی عام بۆ مناڵ کەی بکوترێت چاوەڕێی ئەو دراساتانەمانە. بەس وەکو وتم لێرانە لە بەریتانیا ئەو مناڵانەی کە نەخۆشی زۆریان هەیە کە وەکو بڵێ مزمینە لای خۆمان پێڵێن یا نەخۆشیەکانیان زۆر زۆر زەحمەتە وایان لێکاکەوە ڤایرۆسەکە هیچ مەجالێکی وایان پێنەدا کە لەوە زیاتر زۆر زۆر نەخۆشکەون و احتیمالە حیاتیان لە خەتەرا بێ. ئەو نەخۆشانە طبعا موافقەتی دایک و باوکە کە دانیشین لەگەڵیان باسیەکەین لەگەڵیانە لەگەڵ جیپێکەیە و دکتۆری مناڵان ئەنووسین بۆ نایس بۆ ئەوەی ریکۆمەندیشنمان پێ بدەن. طبعا نایس ناو ئێستاکە ئێمە قبوڵەکەین یا قبوڵ ناکەین، وات لێکە پێتەڵێ we are highly recommending depending on the information بەگەڕێی ئەو معلوماتەکەی جەنابەت پێمان داوە لەگەڵ چی پێکەیە لەگەڵ موافقەتی دایک و باوکەکەی ئێمە قبوڵەکەین ئەگەر وا بێ وەگە دایک و باوکەکە قبوڵەکەن ڤاکسینەکەیان پێ بدەین. لەو حاڵەتانەیە ئەسترازنیکە بەکارناێنین، ڤایزەر بەکاربێنین. تا ئێستاکە 12 مناڵم هەیە لەو ناو ئەوەریان کردووە. تا ئێستاکە لە 16 ساڵ و بەخوارەوە غیرە حاڵاتی خاص نەبێ نادرێ چاوەڕێی دراساتمانە. نەخۆشیەکە ئەو لەو مناڵانەی کە لەگەڵ کەمترن بەخراویەی گرن بە سوورەتێکی عام لە بینی 1 ساڵ هەتاکو 9 ساڵ بەو دەرەجەیە خراو نییە. لە هەمووی لە مناڵە لە 108 تا لە 113 تووشە بن، یعنی ئەگە 100 نەخۆش وەربگری ئەوانەی کە تووشی کۆڤید بوونە لە 108یان لە 113یان مناڵن. بە سوورەتێکی عام مناڵ بە دەرەجەیەکی خەفیف وەریەگرێت. بەسە بێت دوو شت لەبیر نەکەین. یەک ئەو مناڵانە نەقلی نەخۆشیەکەکەن بۆ ئەو کەسانەی کە بەخراپیەی گرن، ئەوە مهمە. دووەم ڕاستە احتیمالە نەخۆشیەکە بە خەفیفی وەربگرن، هەنێکیان عەدەدێکی زۆر کەم لە 101یان لەوانەی کە تووشە بن، یعنی عەدەدێکی زۆر زۆر کەم لە دوای 4 تا 6 هەفتە احتیمالە تووشی نەخۆشیەکی زۆر خراو بن، زۆر بە طریقەیەکی خەتەر کە زۆر لە سیستەمی گیانیان بگرێتەوە. ئەوانە تێن زۆر نەخۆشن، تەسیری لە هەمووی گیانیان کردووە و عادەتەن ئینتەنسیڤکێریان پێویە و احتیمالە تەسیرێکی زۆری هەبێ لەسەر فترەیەکی زۆر دوایەوە بە تایبەتی لەسەر بۆڕیەکانی دڵیان. فلەبەر ئەوە نەخۆشیەکە ڕاستە کەمە لە مناڵ، بەس لە عینی وەختە ڕاستە عەدەدەکە کەمە، احتیمالە تەسیرێکی زۆری هەبێ لەسەریان کەوا تەسیریان لێ بکات بۆ فترەیەکی زۆر. ڤاکسینەکە مهمە هەتا بۆ مناڵان،
چاوەڕێمانە نەتیجەکەی ئەو دراستانە دەرچێ تەوەقعەکەم لە چەند مانگێکێکەیە وەکو نەتیجەکە دەرچێ عینی بە عینی طریقای ماچەڕێ ئەوانە لێرانە ئۆرگانایزیشن دەست پێ بکەن موافقت بکەن و دەست پێ بکەن بە تەطعیمی مناڵەکان چۆن تەطعیمی مناڵەکرێ بە کوتانن نەبێ احتیمالە بە سپرەی بێ بۆ وەکو بڵێ بۆ لوت بۆ ناوی لوتیان و احتیمالە ئێستاکە عینی شەریکی مۆدێرنە و ڤایرۆس خەریکن و لەگەڵ نۆڤاڤاکس وەکو بڵێ جۆنسن ئەند جۆنسن محاولاکەن بەشکەم بە حەب وەری بگرن بەس هەتا ئێستاکە نازانین چاوەڕێمانە بۆ دراسات جارێ بۆ هینی مناڵ. سپاسیوەدارم کە ئەو دیراستانە دەرچوو بتوانین بێبنارێتەن تایبەت بە مناڵ ڕێک بخەین. زانم چەند دەقیقەیەکمان ماوە بنارخان من بەڕاستی حەزەکەم یەکی لە دەقەیەکەم ترتان بمێ ڕای خۆتان بڵێن یان ڕێنماییتان چییە هەرچی شتێکتانەیە لە دکتۆر تەنیاوە دەست پێەکەم. دکتۆر تەنیا هیچ ڕێنماییەک هیچ شتێکەیە کە بیرمان چوو بێ بڵین هاوکار بێ بۆ خەڵک. زۆر سپاس بۆ بنارگیان جارێ یەکەم شت بەڕاستی ئیشێکی زۆر زۆر گەورەت کرد دەستخۆشید لە یەکەم کوتاننی کۆڤید شتێکی تازە بوو و لەبەرەوە پێویستە هەتا باس بکرێکەمە احتیمالە خۆمان ئێمە دکتۆرەکان لە بیدایەتە هێشتا نەمە نەزانی چییە بەڵام دوای ئەوەی گردی دکتۆر فازڵیش فەرمووی کە هەزارەها و بلیارەها ریسێرچ و پارە سەرف کراوەتیایە دەرکەوت کەوا شتێکە ئەمینە ئەتوانین بەکاری بێنین دژی نەخۆشیەکی زۆر 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 پیس. زۆر سوپاس دەکەم دکتۆر فازڵ. هەمان شێوە سپاسی دکتۆر بنارەکەین بۆ ئامادەکردنی ئەم وەبینارێکە کەڵکێکی زۆر زۆری هەبووە. تەنها شت کە بیڵێمە وەیە ئەو خەڵکە پێویستە گوێ لەو کەسانە بگرن کە زانیاریان هەیە لە مۆزوعەکەیە کە تێ ئەگەن ئەگەر ڤاکسینەکە سەلامەتە یاخود سەلامەت نییە و ئەو کەسەی کە قسەکانێکە ئەگەر خۆی وەریگرتبێ یا وەری نەگرتبێ منیشێک خۆم لەو کەسانم کە هەردوو جۆرعەکەم وەرگرتووە و یەک سانیەش دوودڵیم نەکردووە لەوەی کەوا بچم وەری بگرم چونکی بە گوێرەی تێگەشتنی خۆم لە مەسائلی علمیە و بە گوێرەی خوێندنەوەم بۆ ئەو شانەی کە کراوە هیچ شتێکم لەوە نەبووە کە ئەم ڤاکسینە مەترسیەکی تایە کە من شک بکەم و نەچم وەری بگرم. لەبەرەوە تەنها نەسیحەتمەوەیە کە گوێ لەو کەسانە بگرن کە لە شتەکە ئەزانن کە کاریان تێکردووە کە مەسلحەتی گشتیانەوێت و بۆ ئەوەی کە مەسلحەتی خۆش و خەڵکەکانی دەوروبەری بپارێزی زۆر زۆر پێویستە کە ڤاکسینەکە وەربگریت. زۆر سپاس دکتۆر فازڵ. دکتۆر تەلار. زۆر سپاسی دکتۆرە بنار و مسلم دکتەر سکەمڕۆکەم کە گروپێکن لە دکتۆری موسڵمانانی وێلز بەڕاستی ئیشێکی زۆر باشەکەن و بەردەوام وەبینارانە تەقدیمەکەن. منیش ئەمەوێت دووپاتی کەمەوە کە ئەم ڤاکسینە حەسیلەی تاقیکردنەوەیەکی زۆر و داتایەکی زۆر کۆکراوەتەوانێ و پارەیەکی زۆری تیاسەرف کراوە و بۆ مەسلحەتی بەشەریەتە لەبەر ئەوە ئەگەر حەزت بۆ هات یا مەوعدت بۆ هات وا باشترە وەریگری و ئەگەر هەچ گومانێکت هەیە بپرسە لە جیپیەکەت یا لەو دکتۆری کە ئیشرافت ئەکا بۆیە کە بۆت بوون کاتەوانێ. زۆر سپاس دکتۆر سۆما. زۆر سپاس بۆ هەموو کەسێ لە منەوە بۆ دکتۆرە بنار بۆ ئەمەی ئۆرگنایز کرد بۆمان و بۆ هەموو کەسێک کە سوال ئەو سوالە مهمانەیان پرسی لە منەوە هەمسان ئەڵێم زۆر مهمە ڤاکسینەکە وەربگرن ئاگاداری خۆتانە ئەکا و ئاگاداری ئایلێشتانەکە. زۆر سپاس دکتۆر جوان. زۆر سپاس بۆ دکتۆرە بنار زۆر سپاس بۆ جەنابێت دکتۆری بوار بەڕاستی زۆر بە جوانی بەڕاستی چونکە ئەوم زۆر خۆشەوە بۆیە خۆشبیەخوا بەڕاستی بە جوانی کرا
زۆر سپاس بۆ هەمووتان بەڕاستی من ئەو سوالەڵێم ڤاکسینەکە وەکو وەریەگری نەک بەتەنیا محافزەی خۆتەکەی محافزەی هەموو کەس و کارتەکەی محافزەی کۆمەلگاکەی یعنی وەکووتمان ئێستاکە زۆر لە سوالەکانەوەی کە مناڵ وەریەگرێ یانە جارێ چاوەڕێمانە مناڵەکان وەری ناگرن بەس مناڵەکان احتیمالە وەلەو کەمە بە هەمسان تووشی نەخۆشیەکە بن بە نوعێکی خراپ لەبەر ئەوە چۆن ئەتوانین ئیستاکە کە هێشتا زۆر لە مناڵەکان وەری ناگرن چۆن ئەتوانین محافەزەیان بکەین ئەوەیە کە زۆر کەس لە گەورەکان وەری بگرن تاکو نسبەتی ئەو کەسانەی لە گەورەکان وەریان گردووە عەدەدەکەی زیادکە وەکو پێڵێن هەرد ئیمیونیتی وەکو پێڵێن ئیمیونیتی مەناعەی قەتیع مەناعەی کۆمەلگا وەکو عەدەدەکە زۆر ئەبێ نەخۆشیەکە کەمە بێتەوە زۆر کەم ئەبێ ڤایرەسەکە لە ناو کۆمەلگایە لەبەرەوە مناڵەکان نایگرن یا حتا بیشگرن عەدەدێکی زۆر کەمەیگرن تکایە ڤاکسینی خۆت وەربگرەوە نۆرەت هات زۆر سپاس دکتۆر جوان وەکو جوانمان لێبوو ئەگەر گەورەکان خۆیان کوتن شکۆلەکانە پارێزن هیوادارم گەورەکان خۆیان کوتن دکتۆر بناری خۆشەویست زۆر سپاس بۆ هەمووتان بۆی وەخت خۆتان ئاها بەکاردێنن بۆ یارمەتی کورد و کوردان بکەن بۆی یارمەتی خۆمان بدەین خۆمان بەهێزکەین بەرامبەر ئەم کۆڤید ڤایرۆسەکەوە بەداخەوە زۆر کەس ینی پێوە مردوونە ئەمەیان بە ئینگلیزی ئەڵێم ئەوان everything we've told you today ئەو هەمووی کەوا ئیمڕۆ وتومانە پێتان ئیمڕۆ من ئەینەن شتم بە دایک خۆم وتووە بە ئایلەی خۆم بە برادر خۆمم وتووە هیچ یاواز ناکەم لە بین ئێوە لە بین ئایلەی خۆم ڤاکسینەکە کە دکتۆر فازڵ وتی ئامینە ئەمەنە ئامینە من تقريبا بهالبركيو now COVID vaccine center. I embarrassed my husband, to be honest. He said, calm down, you need to behave like a professional. I was so happy to have my vaccine, but I'll see. So thank you all, for joining us today, for sending in questions, for really engaging in this webinar. It really means a lot that you've taken the time to be here today. I really want to especially thank Dr. Fazl for fixing my broken Kurdish for the presentation. I haven't written Kurdish since I was 8. Thank you very much. I've been sending you questions and voice notes all week to try and help me explain my answer. So really appreciate all of you taking the time to do this. This webinar and all the information that we've provided in Kurdish and other languages is available on our social media pages. Please follow us, Muslim Doctors Cymru. If you want to send us any messages privately, any questions you have about the vaccine, I will make sure a specialist gets the question and will answer it for you and get back to you. So if there's anybody that you know, please get in touch. And then you can forward the webinar that's recorded to all your family and friends who may have questions. زۆر سپاس ئەوەی بۆ من ماوەتەوە سپاسی پەناڵەکە بکەم زۆر سپاستانەکەم بەڕاستی هەر ئێستا من لەم 1-2 سەعاتە زانیاریم زۆر زیای کرد تەبەن سپاسی تایبەتیشم بۆ بەشدارانە کە هاتن و زەحمەتیان کێشا و بەشداریان کرد لەم وێبنارە کە یارمەتیان نایم بزانین نیگەرانیەکانیان چییە ئەتوانی دکتۆر بی بەڵام ئەگەر نەخۆش نەبێ بەڕاستی دکتۆر نی زۆر سپاستانەکەم و کاتێکی خۆش